سڵاو ڕێز بۆ هەموو لایەک هیوادارم کە دەنگم هەبێ عەزیزان و خۆشەویستان وردە بشینە ناو کۆمەڵی قسە و باسەوە ئەمشەو لەسەر ئەوانەی کە بڵاوم کردوێتەوە با هەموو بەڕێزانە کۆ ببنەوە ئەچینە ناو قسە و باسەکان و هیوادارم کە بتوانین سوودێک شێ بێ با ئەمێ تۆزی ئاوا لێکم چونکە زۆر ڕووناکە بەڕاستی ئاوا باشترە پێویست ناکات. حرمەتێکی زۆرم بۆ هەموو لایەکتان هەیە بەخێر بێن سەرچاوی ئارام ئەحمەد هاتن عەزیزان و خۆشەویستان برایان و خوشکانی بەڕێز بەخێر بێن سەرچاوی من هاتم. هەروە وردە کەەوە بەڕێزانە کۆبوونەوەشە ناو کۆمەڵی قسە و باس ئەوە ساڵی 2021 و یەکەم لایەفی ساڵی نوێ هیوادارم کەم ساڵە تازەیە بە قازانجی خەڵک بێ بە قازانجی خەڵکی کوردستان بێ و ئەم بەڵایی کۆرۆنا لە کۆڵمان بێتەوە خۆشبەختانە کوردستان باشە بەڵام وەزی ئەوروپا خراپە ئێمە تەنها ئیش و ماڵەوە هەمومان لە کەرەنتیناین بەداخەوە بەرحاڵ هەمووتان بەخێر بێن سەرچاو حرمەتێکی زۆرم بۆتان هەیە باو بەڕێزانە کۆ ببنەوە ئەچینە ناو قسە و باسەکان و هیوادارم کە پەیامەکەم بگا بە هەموو لایەک. مەوزوعەکان دانیشە و گوێ بگرە و حەقن نەبێ مەوزوع زۆرە خۆ دەزانی پیا ئەڕۆین بە هەموو شتەکانە هەتا کۆتایی حەقن نەبێتەوە ئەرە وەڵا بەخێر بێن سەرچاو بادەمێکی بۆ تەڕکەم سڵاو سەرچاوی من بەخێر بێن یاخوا بەخێر بێن سەرچاوەکانم هاتن باشە بەخێر بن عەزیزان باشە خۆشەویستان لەسەر سێتەوەرە قساکەم ڕئیسی بەڵام دیارە خۆشتان ئوسوڵی من ئەزانن لەو سێتەوەرەیە شیکێژێتە بەردەست ئیعتیادی ئەڕۆم قسە و باسی خۆمی لەسەرەکەم لەبەرەوە کە ئاوایی تر یعنی ئوسوڵی خۆم چۆنە لە ڕاستیە هەر بەو جۆرە خۆم کارەکانەکەم. ئێستا سەرەتای قسەکان ئەچم بۆ پارتی یەکێتی بزوتەوەی گۆڕان یا گۆڕانی گردەکە یا کۆمپانیای گۆڕان و ئەو حکوومەتەیە. ئەمەش تایبەتە بە مەسەلەی هەڵبژاردنەکانەوە خۆشەویستان. واتە ئەوەی هەمووتان ئەیبینن کە هەڵبژاردنەکانی پەرلەمانی بەغدا کە بڕیارە لە مانگی شەشی ئەم ساڵا بکرێ و ئەگەریش دوا بخرێ ڕەنگە بێ بە مانگی نۆ ئەوانە بۆیە ئەم هەڵبژاردنە بەڕێگاوەیە پارتی یەکێتی گۆڕان بە تایبەتی هەموو ئەمسیانە با بڵێن کێش کەوتۆتە کەوڵیانەوە و لە هەوڵان کە چۆن دیسان خەڵک فریو بدەن بۆ مەسایلی هەڵبژاردنەکان و چۆن هاوپەیمانی بکەن و چۆن بکەن بیانەوێت چی بکەن و چۆن وا بکەن کە هەریەکەیان لە ئاسی خۆیەوە دەنگی زۆر بەدەست بێنێ. دڵنیایشم کە خۆشیان بۆ تەجویلات و ئەمانە ئامادەکەن و هەمومانە بێ ڕاستێ بزانین کە دیسان سەرانی ئەم حیزبانە دەسەکەن بە درۆکردن بە قەولی قەبەقەبە قەولی قەبەقەبە و گەورەی بێناوەرۆک و پوش لە حەقیقەتە دیسان قەوانی پاراستنی هەرێم و چوارچێوەی هەرێم و ئالەم بابەتانە بۆ گەمژەکردنی خەڵک بۆ خوتوکەدانی ئیحساسی خەڵک دیسان ئەمە دەست پێەکەنەوە و ئینجا دەسەکەنەوە بە بەخشینی پارە و پول و دەمانچە و چەک و جبەخانە و بڕنە و ئالەم بابەتانە شەڕی ئینەکان دەست پێکاتەوە ئەمەین خێڵەکان و چی و ئالەم بابەتانە ئەمە مێژوویەکیانەیە لە کاکتەر بژاردنەکانە لە دووسێ مانگ بنەوە دەسەکەن بەم کارانە. بۆچیش هەموو ئەمانەکە عەزیزان لەبەرەوەی کە جگە لە پارتی یەکێتی گۆڕان حیزبەکانی تر کۆمەڵێک گروپی کەش پیا بوون لەبەرەوەی کە ئەندام پەرلەمانی لە بەغایە موچەکەی زۆرە و موچەکەی خەیاڵیە لە ڕاستیە ئەوەی کە 4 ساڵ ئەبێ بە ئەندام پەرلەمان لە بەغایە ئەتوانەی جیرفانەکانی خۆی فولکە ئەوەنە پارە پەیاکە لەبەری ئەڕژێ لەبەرەوەی ئێسا شەڕە لەسەر ئەوەی کە چی بکرێت. وەکووتم جگە لە پارتی جگە لە یەکێتی لەنەوەی نوێ لە کۆمپانیای گۆڕان لە حەسگەی کاکە حەمە لە یەکگرتو و کۆمەڵ و ئالەم بابەتانە و هەتا هەندێک ئەحزابی بچووکیش کە پارتی نی و قاچکوسیان ئەیاتێ چەندین گروپی کە لەسەر هەڵدانان ئەمانەیش خەریکی دروستکردنی گروپەکانن و قسەی زلزل و گەورەیەکەن و دیسان بە خەڵکەڵن کاکە یەکێتی و پارتی و گۆڕان و ئەمانە هەمووی خراپە و ئێمە هەمووی جێبەجێکەین و ئالەم بابەتانە ئەمانیش بۆچیش لەبەرەوەی کە زۆرترین پارە بخەنە گیرفانی خۆیانەوە. عەزیزان بە کورتی و بە کرمانجی بە هەموو بەڕێزان و خۆشەویستان بڵێم لەسەر ساحەی عێراق
سەلەبەری ئەو هێزانەیکە ئەچنە ناو پرۆسی هەڵبژاردنەوە هەر هەمووی قاچاقچێتیە و هەرێک بۆ پارەپیاکردنە. سوێن بە ئیلاهی یەک گروپ تاوەکو ئێستا تا ئەم دەقەیە من قسە لەگەڵ ئێواکەم یەک گروپ شک نابم کە دڵسۆزانە بۆ قازانجی گەلانی عێراق بچێتە ناو ئەو پرۆسەیەوە هەر هەمووی بۆ بەژۆندی تایبەتە بۆ پارەیە بۆ خۆدەوڵەمەندکردنە. سیدانە ساڵی ڕەبەقە ئێمە درۆنە یەکێتی و پارتی و دوایش گۆڕان ئەبیسین. باشە ئەم جارە چۆن خەڵک دەنگدا بە ئێوە؟ یعنی ئێمە بین دەنگتان بدەینێ پارتی یەکێتی گۆڕان فڵان فیسار و ئالەم بابەتانە ئەم کۆمەڵە خەڵکە بڕۆن ببن بە ئەندام پەرلەمان و پاشانی ببن بە ملیۆنەر ئێمەش بۆ خۆ ئاوا سەیتان کەین و هیچ خێرێکتان بۆم عالەمە نەبێ. ئاگاتان لەوەی کۆمەڵی ئیسلامیە ناوەکەی بیر نییە ئەڵێ ملیارێک و 100 ملیۆنم داوە بە حیزبەکەی خۆم. باشە یعنی بە کۆمەڵی ئیسلامی جا یەک ئەندام پەرلەمان توانی بێتی بە قەولی خۆی بە ئیعترافی خۆی ملیارێک و 100 ملیۆن دیناری یابێ بە حیزبەکەی خۆی ئەی چەنی بۆ خۆی هەڵگرتووە. ئەم موچەیە چییە بەڕاستی؟ ئەمە چۆنە ئەمە مپارەیە؟ لەبەرەوەی ئێستا هەمویان کەوتوتە خۆ بەڕاستی هەمووی خەریکی پاش قولدانە لە یەکتر بۆ ئەوەی بتوانێت بێ بە شتێک. باشە ئەوانەی کە تا دوێنێ شەکیان هەڵئەدا لە گەنجەکانی کوردستان ئەمانە دیسان دەسەکەنەوە بە ماساوکردن بۆ خەڵک. باشە من زۆر جار خۆم بیرەکەمەوە ئەڵێم 100 خۆزگەم بەو کاتانە نەبێ کە لە گردەکەەوە تەلەفۆنیان بۆ کردم ناویان نابم قەی ناکە تا ڕۆژێ لە ڕۆژان خۆیان چاوم بە چاویانەکەوێتەوە. کاگارام ژیان فریامان کەوە کۆنە جەلادیەکان لە گردەکە نایڵن دەرچین شەڕی دنیام لەسەر ئەوانە کرد. ئەوانە بوون بە ئەندام پەرلەمان لە بەخا و لە هەولێر و لەکوێ لەو کاتەوە سڵاوێکیشیان نەکردووە خۆشەویستان بەڵێ ئەحمەی حاجی ڕەشید یەک سڵاویشیان نەکردووە هەمووی بۆ خۆی خاوەنی دەیان شوقە و خان و ژیانی گوزەران و ئالەم بابەتانە. بەڵام ئارام محموود چیەیە؟ ئەو خەڵکە چیەیە کە دەنگی پێدان؟ ئەو خەڵکە چیەیە کە هاواری بۆ کردن؟ عزیزان لە ئینسانی کوردی بێ ئەمەتر و سەپۆترم نەبینیوە بەڕاستی. والله عزیزان من ڕێزم بۆ هەموو گەلی کوردەیە بەڵام لە سیاسی کوردی بێ ئەخلاقتر نییە باوەڕتانە بێ ینی ئەخلاقی سیاسی نییە ئەخلاقی کۆمەڵایەتی نییە ئەخلاقی دۆسایەتی و ڕەفاقەتیشی نییە لام پەڕی چەپ هەتا ئەو پەڕی ڕاستی هەر هەمووی بەرژەوەند خواز و مەسلەحچیە لە پێناوی جیفانەکەی خۆیان خۆشەویستن. ئەمە مێژوەکەیانە. گروپی 15 پێیا بووە تەمەدەمێکە گروپی 15 هەیە ئێستا ناوێن ناوەلیسی هیوا واتە هاوپەیمانی هیوای کوردستانی کە لە ڕۆژی 11 ئەم مانگی یەکە لە هۆڵێکە لە کۆنگرەی پەرلەمانی عێراق کۆنگرەیشیان کرد و نازانم کۆنگرەی ڕۆژنامەوانیان کرد و وەرحاڵ ناوەکەیان گۆڕی بە هاوپەیمانی ئەمە. من لێرەدا یعنی ئەم شەو بەحسی من تایبەت نییە بەم هاوپەیمانیەوە بەڕاستی هەنگاو بە هەنگاو ئاگاداری کارەکانیانم ئاگاداری کلیگرێک دانەکانیانم ئاگاداری هەموو شتێکم. بەڵام لەبەرەوەی کە هەندێک کەسی تێدایە هەڵوێستیان بەرامبەر بە بنەماڵی بازانی هەبووە ئێستا لەم قۆناغەیە جارە قسەیان لەسەر ناکەم و تەحەمولەکەم. باشە تەنها داوام لە ئەندام پەرلەمانەکانی سەر بە بزوتەوەی گۆڕان هەیە ئەم فەوزایە ڕابوەسێنن وەرن پیاوانە ئیستیقالە لەو بزوتەوە دۆڕا و فرۆشراوە بدەن ئەو کاتەوە ڕقسەکانی خۆتان بکەن. ئەمە بانێکە و دوو هەوایە عزیزان خۆشەویستان تۆ لە لایەکەوە لەگەڵ گردەکە گۆڕانی لەو لایشەوە تۆ لە بەخادانی شتێکی کە دروست کردووە. باشە لەم سەرەوە تۆ حیزبەکەت بووە بە نۆکەری پارتی و بنەماڵی بارزانی مانگانە موچە وەرەگرێ شەریکە دزیانە لەم لایشەوە تۆ دژی پارتی دژی بنەماڵی بازانیت خۆتان یەکلاییکەنەوە کاکە گۆڕان کەڵکی هیچی پێوە نەماوە. ئارام محمەد 2 ساڵە هاوارەکات تێگەیت 2 ساڵ بەر لە ئێستا گروپێک کۆ ئەبنەوە کە ناویان نابم ئەم گروپە کۆمەڵی خەڵکی سەرمایەدار و سیاسی لەناو ئەو گروپا هەن ئەبن بەڕەحمەت بێ کاقاری حاجی عەلیشی لێبێ یەکێ لەو دەوڵەمەنانە پرسیار لە برادەرێکەکە ئەڵێ تۆ ئارام محمەد ناسی ئەویش ئەڵێ ئەرە وەڵی ناسم و برادەرە و بینیومە و ئەرم بابەتانە ئەڵێ وەڵڵاهی گۆڕان زەرەریان کرد کە ئەویان لە ئارام محمەد کرد چونکە دڵنیام گۆڕان دائەڕزێنێ. من قەولم بە ئێوەدا کە گۆڕان دائەڕزێنم ئەمە لەوە تەئکید بن چونکە گاڵتەکردن بە شعوری 500,000 ئینسان هەروە گاڵتە نییە بەڕاستی. من ڕێگە نادەم هیچ دروست دەسەوە تاخم و گروپێ یاری بە شعورم کە من باو پڕی سەداقەت و پاچیەوە بێم پشتیوانە تۆ بکەم تۆ خائین دەرچی داتەڕزێنم بەڕاستی. لەبەرەوە من پێم وتم کە
ئەواکەم بۆیە من داوا لەو ئەندام پەرلەمانانەی گۆڕانەکەم لە بەخا کە لەناو ئەو گروپەیە لەناو ئەو هاوپەیمانی هیوای کوردستانیە ئیسیقالە لە گردەکە بدە چاوەڕاستەکەی بن ئەو کاتە چی بڕیارەکەی یا ئەڵێن چاکە یا ئەڵێن خراپە بەڵام ناکرێت بانێکە دوو هەوا بێ بەڕاستی ناکرێت چونکە ئێستا دووفاقی لە حەقیقەتە ئەمە ناکرێت تۆ بڕۆ جارێ وازە گۆڕانی گردەکە بێنە حیزبەکە شەریکیانە کاکی گیان ناخوا هەڵوێستەکانی ئێوە دژی پارتی بنەماڵی بازانی بە نرخ بەڕاستی ئەیسەلمێنم یعنی بە نرخە شتی باشتان کردووە ئەو کۆمەڵە خەڵکە وەکو فڵان و فیسارەکان و ئەنەباتە پێویست ناکە ناوی کەس بەرن باشە شتی باشتان کردووە دژی بەتایبەتی دژی بنەماڵی بازانی پارتی ڕسواتان کردوون ئەمانە دیفاعتان لە موچەی خەڵک و نانی خەڵک کردو ئەمانە هەمووی ڕاستە بەڵام واقع ئەوەیە کە وازە گۆڕان بێن ئەو کاتە ئینسان ئەتوانێت قەزاواتێکی دروست لە بەرامبەر ئێوە بکات باشە من لێرەوە بەیەکێتی بە پارتی بە گۆڕان و بەمانە ئەڵێم باشە قسەی ڕاستی لە ئارام ئەحمەد ببیست باشە سەدان هەزار کەس بە درێژایی ئەم مێژووی ڕابردوو دەنگی بە ئێوە داوە باشە بەڵام زۆرینەی ئەو دەنگەرانە بۆ بەرژەوەندیە لەبەرەوەی هیچ ئەحزابێک لە کوردستانە خاوەنی هیچ مەبادئێک نییە بەڕاستی خاوەنی هیچ مەبادئێک نییە هەر لەبەر ئەوەیشە کادر و ئەندامی حیزبەکانی پارتی یەکێتی گۆڕان خاوەنی هیچ مەبادئێک نین مەسەلە بەرژەوەندی تایبەتە واتە بۆ جیفانە باشە نەبیرێ لە ئارادایە نەباوەڕێ لە ئارادایە نەفکر لە ئارادایە دوومان موچەیان نەدەنێ ئەتانکەن بە فلیم و لە هەموو کون و قوشبنەکە گوێتان پێدەن من ئەزانم کە ئەو خەڵکانە چۆن دادی خوان ئەهێن بۆ لای ئارام ئەحمەد باشە لەگەڵ مەسئولەکانی یەکێتیایە گۆڕانایە پارتیایە لەگەڵ موچەکەی لێبرە گوێتان پێدا بەڕاستی لەبەرەوە ئەو خەڵکە بە بەرژەوەندی دوای ئێوە کەوتووە نەک مەسائلی حیزبایەتی و مەسەلەن قازانجی گشتی و مەسائلی فکر و بیر و باڕ و ئالەم بابەتانە بەڕاستی ئەمانە نەبووە بۆیە ئەگەر ناتانە لەمە تێبگەن کەفی خۆتانە حیزبایەتی لە باشووری کوردستانە ئەسڵن نەوجودی ماوە نەمەعنای ماوە بەڕاستی باشە هیچ سازێکی لە ئارادا نییە و هیچ لێکدانەوەیەک نییە هیچ نەخشە و پیلانێک نییە هیچ پرۆژەیەک نییە باشە خۆت بە پارتیا بە یەکێتیا بە گۆڕانە هەڵواسە پارەیە وەربگرە و پێی بژی کورت و کرمانجی هەر ئەمەیە بەڕاستی هەر لەبەر ئەوەیە نەپارتی نەیەکێتی نەگۆڕان با دڵی خۆیان بەوە خۆش نەکەن کە خەڵکانە پێیابن دەنگیان ئەدەنێ بۆ بەرژەوەندیە ئەگینا دەنگ نان بێ ئێوە بەڕاستی دەنگتان نادێ باشە و ناڕەزایەتیەکانیش هەمومان ئەیزانین کە خەڵک چۆن سەیرتانەکە پارتی و یەکێتی و فڵان و فیسار و ئالەم بابەتانە ناڕزایەتی دشتانەوە تا لە کوردستانە لە منتیقەی سێمانە چیان دەکرد ناڕزایەت دەبڕین باشە بە ئەوەشم بیر نەشێ خۆشەویستە بەڕاستی ئەوەی کە ئەڵێ ناڕزایەت دەبڕین لە هەولێرا نییە ڕاستەکەی لە هەڵەدایە خۆشەویستە بەڕاستی لە هەولێرە ناڕزایەتی هەیە بە نمونەیەکتان بۆ بێنمەوە باشە لەم ماوەی پێشووە گروپێک کە ناڕزایەتیان دەربڕیوە دژی نەمانی سەروپێ کە بیخۆن ئەوە بوو سەروپێخانەکان نیە بەرفی شەک و بەرگولە ئەمەش هەر دەربڕی ناڕزایەتیە بەڕاستی سەروپێ نەماوە سەروپێ خۆرەکان خۆ بەفیشە بنە بە دوکانەکەەوە کاکیشان ئەمەش ناڕزایەتی لە گوندێک لای تۆبزاوە ئەم بەیانی بینیم عەزیزان سیارەیەک هەساوە ڕۆشون بۆ قاز دزین واتە ناڕزایەتی دەڕەبرن دژەیە کە قاز نییە بیخۆن چون قازێ بدزن سیانیان دزیوە لەو سەرۆکەیەنەوە خۆی خوانەکەشن بە پردێکە خەڵک پیان ئەزانێت کە قازەکەیان دزیوە لیان وەرەگرنەوە ئەمە دەربڕی ناڕزایەتی باشە ئەمە ئەوەش هەموو ئەو ناڕزایەتیانەی کە لە هەولێرە هەیە تەقەکردن لە دوکانی خەڵکو و لەسەر ترابلایت کوشتن و فڵان و فیسار هەر هەمووی قوتابخانەکەی مەلا مستەفایە خۆشەویستان چونکە من پارتی باشە ناسم عەزیزانی من باشە ئەمانە هەموویان قارەمانن پشتێنپانن بەڵام لە جادەی قیرە لە جادەی قیرە کە کونەکە تەسن بۆەوە دەرپێکیان فولەکەن لە عەنبەروەری بابازیزان باشە بەیانی 200 دانە حەشدی شەعبی بەرەو هەولێر بێ هەر ئەوانەی کە تەقەیەکن لەو سەروپێخانەیە شنگ لە سەرشان هەر ئەتیزێنن بۆ کوێ بەربڕۆ خۆیان بشارنەوە بەڕاستی باشە هەموو ئەوانەی کە لەسەر سەروپێ لەسەر ورگیان باشە هەمووی هەڵەتیزێنێ هەمووی ڕاکە نەک دوو قات 4 قاچی کە قەرزەکە بۆ ڕاکردن بەڕاستی باشە چونکە ئەمێ
هەرچەندە لە ساڵی 60ەکانەوە هەتا ئێستا ئەوەی کە بنەماڵەی بازانی ڕاگرتووە لە برای مەحمەوە بۆ جەلال تاڵەبانی بۆ فڵان و فیسان هەتا ئێستا یەکێتی و تا ئێستا گۆڕان ئەوان ئاوەڕایان کردووە بەڕاستی باشە هەمیشە ئەم ئەحزابانە ئەوان گەورە کردووە خۆیان بچوو کردوتەوە ئەمە قانونیان بە ڕاستی باشە هەموو ئەوانەشی کە سوکایەتی بە هونەرمەندانی کورد بە تایبەتی سلێمانی فڵان و فیسارەکان باشە هەموو ئەمەش تاوانی یەکێتی و گۆڕانی گردەکەیە بەڕاستی تاوانی ئەو ساختەشیانی کە ئەو شارەیان ئاوا سوک کردووە باشە کە بمرنکەوە قسەیەکەم سۆزانیەک یەک قسە بە کەریم کابان ئەڵێ بەڕاستی باشە ئەوان ئاوایان کردو لاقەتە ئەوانێکی ئێستا ئەڵێن دەنگمان بنێ بۆ هەڵبژاردن کە لە بەغا لە پەرلەمانە دەنگمان بدەنێ بۆ پەرلەمانەکەی بەخ هەموو ئەو لەشفرۆشانەی کە دائەنیشن قسە بە کابرایەکی وەکو کەریم کابان و چێ و ئەوانە ئەڵێن کە ئەوانە هەمویان ڕەمزی جوانی ئەم میلەتەی ئێمەن هی ئەم مێژووی ئێمەن سەرلەبەریان ئەمانە بە پارەی سەرانی پارتی یەکێتی بە سۆزانی کراون بەڕاستی من قسەم لە ڕۆ خۆشەویستە قسەم لە ڕۆ من بەڕاستی باشە هەموو ئەمانە بوون بە خاوەنی کۆمپانیای سێکتفرۆشی لە باشووری کوردستانە بە ئاشکرا لە هەولێر و سلێمانیا کۆمپانیایان هەیە ئەیخەنە گەڕ و ئەم کۆمپانیانە هەمووی کۆمپانیای بەدڕەوشتیە و کۆمپانی لەشفرۆشیە باشە هەموو ئەمەی سوکاتی بەرهەمەهێنێ بۆ ئەو کۆمەڵگە بۆ یەکێتی پارتی واکەن لەبەرەوەی کە کۆی کۆمەڵگا وەکو خۆیان بێڕەوشکەن بەڕاستی بۆی کۆی کۆمەڵگا والێکە بڵێ کۆمەڵگای ئێمە هەر ئەم سۆزیانە نییە بەڕاستی یەکێتی پارتی بە بەرنامە کۆمەڵگای ئێمە ئاوالێک باشە هەر ئەمانەش هێن تبێن دای دەنگدانەکە لە خەڵک بۆ دەنگمان پێ بدەن بەڕاستی کە ئەویان لەو کۆمەڵگا کردووە باشە گوێم لە سۆزانیەکەوە بۆ لەشفرۆشێکەوە حرمەتم بۆ ئێوە هەیە ئەڵێ سواری کەریم کابان ئەبم و تەماتەیە فرۆشم باشە واتە سوکایەتی بە پەپولەیەشی وەکو کەریم کابانەکە خۆشەویستە من نازانم گەنجەکانی سلێمانی لە کوێن بەڕاستی ها بۆچی لە شوێنەکان ناگەن چواشەقی تێڵ بدەن کامەتە یاسا و ڕێساکانتان لە سلێمانیە یەکێتی و فڵان و فیسارەکان کە ئافرەتێک هەڵەسێ ئەو قسانە بە کەریم کابان هەڵێ آخر سۆزانی گیان کەریم کابان وەکو تۆ پەرۆدە نەکرابوو بە قوربانێ بم هەر کەسێ هەسێت و لێ بخڕێ بەڕاستی لە خۆتەوە سێری کەریم کابان مەکە تۆ ناتوانانی بەڕاستی سوارەوە بیت باشە تۆ وجدانتان ئەوە حاڵە تەمەنێ تۆ بێ خزمەتی هونەری کوردی بکەیت باشە خۆت نەفرۆشی خاوەنی هەڵوێز بی ئینسانێکی شەریف و پاشی وەکو کەریم کابان باشە بەڵام نعلەتیەک بێت سوکاتی پێ بکە بەڕاستی باشە باوکم بە ئیلاهی ئێمە میلەت نین بابێ ئێمە عیلەتین بەڕاستی ئێمە عیلەتین باشە عەزیزان خۆشەویستان بە ئیلاهی سۆزانی لە ئەوروپا وانییە با باش بیزانن ئێمە هیچمان لە هیچ شتێک ناچێت چاوەڕاستەکەی من تێگەیت سۆزانی لە ئەوروپا وانییە کاک باشە سۆزانی لە ئەوروپا گەلەکەی خۆی خۆشەوێ لە ئەوروپا نیشتیمانەکەی خۆی خۆشەوێ تۆ بڕۆ لە ئەوروپا لای چەپەڵترین سۆزانی یەک بێڕێژی بە نیشتیمان و بە هونەر و بە ئەدەب و بە کۆمەلگاکەی بکە سەگی پێوە ئەنێ بەڕاستی باشە هەموو سۆزانێکی ئەوروپا لە سۆربەی زۆری هەرە زۆری سیاسیەکانی کورد باشترە ئەوەی باسی سۆزانەکانی تر ناکەم لە شرۆشەکان بەڕاستی ئینا چۆنە بێ قبول بکەن کە تۆ بێ بێحرمەتی بکە وەکو کەریم کابان بکەی بەڕاستی تۆ چیت ئاخر تۆ چیت ها تۆ چیت چەپەڵ تۆ چیت بەڕاستی خۆ ئێوە ئەوەندە چەپەڵن سوێن بەخواواتان لە پیاوی کورد کردووە لە باشووری کوردستان وەڵڵاهی سێکتشی پێ نەماوە پیاوی کورد بەخوا تاقەتی سێکتشیات نەماوە پیاوی کورد بۆ شازایەتە ئێوەتان لێ کرد ئێستا ئەبێ ڕێزم بۆ ئێوە هەیە گوێتان لێ ئەبێ ئێستا پەتێ بکەیتە ملی پیاوی کورد وەکو مەڕوشت ئاوا بیبێ بۆ وەکو مەڕ پەتەکە بکەیتە ملی اینجا بیبێ بۆ سەوزەڵانیەک بۆی چەپکێ جەرجیس و ئەم شتانە بخوا ئەوسا بتوانێت شتێ بە شتێ بکا بەڕاستی سندان لەوەش بدا کە وەکو مەگەتەن ئاوا لێ کردو بەڕاستی وەکو مەڕوو بزن بڕۆسەری کاکە هەمێ گوڵەخانە بکەن نیوەی بنای سوێنی کردو بە باخر جەرجیس و شت هەخەش یا خواردنە ئاواتان لە پیاوی کردو بەڕاستی باشە بەداخەوە من زۆر جاوتمە کوردستانی باشوور کە ئاوای لێ هاتووە لەبەرەوەی سۆزانی خاوەن بڕیارە لەش فرۆش خاوەنی قسەیە بەڕاستی تەواوی میدیاکان و تیڤیەکان یەکێتی و پارتی ئەمانە ڕوبەڕووی سۆزانی کراوەتەوە وەرە بە قسەی خۆتان کرد بەڕاستی
باشە ئەگەر مدیری شۆرتەی سلێمانی پیاو بواە ئەگەر مرد بواە دەبواە ئەو کشەی ببەردایبی و تا زەحمە لە تۆچی واکەی کوا هونەرمەندی سلێمانی بەڕاستی بۆچی ئەو کشەنیان بەدادگا بۆچی سەد شەقیتی هەڵنایان لەسەر جادەیەکە بەڕاستی چۆن بە قسەی ئاوا بکە جاکە ئەوە ئەڵێن من بەوە عەزیزان هەر فێم لێیە یەکێ دانیشێ بە ئازادی ملبایە و بێحجا ئەو کشەیش ئەم لوتەی ئەوەی لێ هاتووە ئەمەنەی عەمەلیات کردووە کولەلوتی بەدەرەوە نەماوانگینجێن دانیشە قساکە باشە ئەمە حاڵەکەیانە هونەرمەندانی کوردە لە سلێمانیە ناتوان لە بەرامبەرەکە تۆ بۆچی ئەو قسە ناکەی بەڕاستی بۆچی ئەو قسە ناکەیت بەداخەوە بەڕاستی خۆشەویستە ئەگەر لە سلێمانیە هەبێ نابێت ڕێگەی بەوانە بدرێت بەڕاستی ئەو قسانە بکەن ئەبێ بدێن بە دادگا و ئەبێ شەقبەران کرێن بەڕاستی باوام لێ بینەشێ داوای لێبوردن یە دانیشێ ئەم هەموو قسەیەکە دوایی وەڵا داوای لێبوردن چی کاکە تۆ دا سوکاتێک کردو چی داوای لێبوردن کاکشی دوای لێبوردن ناخۆ بەڕاستی عیبە بەڕاستی ئینسان دانیشێ بڵێ جا خۆ داوای لێبوردنی کرد بعد زهری خوار عەسڵن کاکە باشە ئەوەش شتیوانیە تۆ نەسەرخۆش بووی نە مناڵی نەخۆشی هیچی نییە تۆ چ دەعبایەکی یەی بێ حرمەتی بە هونەرمەندیەکەی باچەکەی وەرگی داوای لێبوردن ناخوا بەڕاستی ناخوات بۆیە با لەوە گەڕن خۆشەویستان تەنها ئەوتان پێ بڵێم ئیتر یەکێتی و پارتی و گۆڕان و ئالم بابەتانە کردویانە بە دەست پێەکەنەوە بۆ دەنگدان و ئالم بابەتانە جا لە کاتی خۆیان بێ قساکەم پەلتان نێ بەجارە خۆشەویستان ئەچمە سەر بە هەرێمکردنی سلێمانی کە ئەو ڕەفیقانە خەریکن لە دوای ئەوش بابەتی ترم هەیە لەگەڵم بمێننەوە بۆ قسە باسەکان خۆشەویستان سەرەتا لە عیلاقە بە هەرێمکردنی سلێمانیەوە با لەسەر دژایەتیکردنی یەکێتی و پارتی بڕۆین بەڕاستی بۆچی یەکێتی و پارتی دژایەتی ئەم نەوعا بیر و بۆچوونە ئەکەن کە ئینسان خاوەنی ئیرادەی خۆی بێ و هەوڵ بە خۆی بەڕێوە بەڕێ بەڕاستی بۆچی ئەمانە دژایەتیەکەن بۆچی عەزیزان و خۆشەویستانی من لەو کاتەوەی باڵی جەلالی و مەلایی باشە لە دوایی شاپارتی یان یەکێتی کە دروست بووە و ئەمانە باڵی مەکتەبی سیاسی لە پارتی و لە مەلاسەڕان جیابۆتەوە یەکێتی دروست بووە ئەم بابەتانە واتە ئەم دوو تەوەرەی کە پیان ئەوتن جەلالی و مەلایی هەمیشە بۆ مانەوەی یەکتریان تاوانبار کردووە لە بینی خۆیانە بەڕاستی باشە وەکو چۆن هەمیشە دژی یەکتر شەڕیان کردووە بێحورمەتیان کردووە هەموو ئەوانیان کردووە بەڵام هەموو ئەمەش بۆتە ئێنێژی یا بۆتە توانایی بۆ مانەوەی هەردووشیان بەڕاستی یعنی یەک بە شەڕەکانیان بە ئاشتیان بە دزیەکانیان بە بەیەکەوە بوونیان بە هەموو جۆرێک ئەمانە وایان کردووە کە هەردووچیان بمێننەوە بەڕاستی واتە ئەم ئەوی تەواو کردووە ئەو ئەوی تەواو کردووە بۆ مانەوە بەڕاستی باشە زۆر جار گوایە ئەمانە دژی یەکن لە نەوەحەوتیشەوە هەموو هەردوو لایەن شەریکە دزن هەمووتان ئەو ڕاستیە باشە زانن باشە شەریکە دزن لەو دەسەڵاتە بە یەکەوەکو برای خۆن یا ئەمیان سەرۆکە یا ئەویان جێگرێتی یا بە پێچوانەکەوێ بەڕاستی باشە و ئەمانە کە خۆیان بە یەکەوە شەریکن و هەردوو لایەن شاهانە ئەژین و لە خواریشەوە لەشکرێکیان لە خەڵکی ڕەشۆکی و قوربەسەر و داما و داناوە ئەیانن بەشەڕ باشە خۆشیان لەسەرەوە بە یەکە ئەخۆنەوە و بە یەکەوە پارە ئەبژێن کاتی خۆشی لە حەڤەی شومباتە گۆڕان و یەکێتی هەروە بوون لە خوارەوە گۆڕان خوازەکانی ئەو کاتە لەگەڵ یەکێتیە شەڕەچەقۆ و شەڕەشەقیانە کرد لەسەرەوە ئاواتی شێخ جەناب و شێخ جەعفەر و ئەوانە بە یەکەوە ئەیان خواردەوە ئەچوون بۆ ڕاو کە سوێسکیانە خوارد بە ئارەقەوە بەڕاستی خۆشەویستە باشە یعنی هەمیشە ئەمانە ئاوا بوون خەڵگەیان بەشەڕ و خۆشیان بە یەکەوە شەریکە دزن باشە ئێوە بڕۆن سێری بنەماڵەی بارزانی بنەماڵەی تاڵەبانی سەرانی پارتی سەرانی یەکێتی بکەن بزانە خۆیان چۆن شەهاناژین خۆشەویستە لە بەرامبەرە سێری ژیانی خەڵکیش کەن باشە حتا سێری ژیانی ئەو گەنجە داماوە قوربەسەرانە بکەن کە ئیش بۆ پارتی و یەکێتیەکەن بزانە ژیانەکەیان چۆنە خۆشەویستە چ سێرێک بڕواتانە بێ خۆشەویستان ئەم چەقۆتیشکردنە لە یەکتر هی پارتی وێشێتی سەرتاپای درۆ دەلەسەیە ئەو باش بیزانن و هەر هەمووشی بۆ هەڵخەڵەتانی کۆمەلگایە
چونکە ئەگەر ببن بە یەک بنمونە ناتوان بمێننەوە بەڵام دوو گروپێکەوە دژایەتی یەکتر و خەڵکیان لێتریاوە بە کوشت و دوژمنایەتی ئەمانە ئەتوانن کە ئاوا بۆ خۆی بمێننەوە و خەڵکی کورد بکەن بە چەند پارچەیەکەوە ئاوا لە یەکیان بەربەن بە تایبەتی ئەم دوو پارچەی یەکێتی و پارتی باشە یەکێتی و پارتی هەردووشیان بوون بە دوو باڵی یەکمەل بەبێ یەکتر ناتوانن یەک بست بفرن یا یەک بست بەڕاستی هەستە سەر پێ ئاوا سروشیان بۆ جۆرەیە بەڕاستی یان یەک تەواوکەن و پێشتر وتم باشە سی دانە ساڵی ڕەبەقە ئەم پارتیە ئەم یەکێتیە یا ئەم سەرۆکە یا ئەم جێگرێتی یا ئەم جێگرە یا ئەو سەرۆکێتی کشێکە دزراوەکەی کوردستان کە سامانەکەیەتی ئەکەن بە دوو کردەوە جا کامیان زۆر و کامیان کەم ئەویان نازان بە یەکەوە ئەیخۆن باشە کەچی لە میدیاکانەوە کۆمەڵی خەڵتە بەرەوێنە گیانی یەکتر گوایە ئەمان دژی یەکترین باشە ها هەموو ئەمەش بۆ مانەوەی خۆیانە خۆشەویستان بۆ قەزەنی تایبەتە باش نییە بڕۆن بزانن لە هەموو باددان و هەولێرا کەسی ئەوێرێ نەڕزاتی خۆی دەرببڕێ خۆشەویستان یەکسەر ئەڵێن پارتی یا ئەمە جەلالیە یا لە پەکەکە یا ئەڵێ ئەوە پێدێ یا ئەوە تۆمەیەک ئەخاتە پاڵی باشە خۆشیان ئەزان کە ئەوانە پەکەکە نین جەلالی نین خەڵکانێکن داوای ماف و نان و ئاو و ژیانی خۆیانەکەن بەڕاستی بەڵام ناحەڵ بۆیە ئێستا کە لە دەڤەری سلێمانی هەڵەبجە گەرمیان چوزانم ئەمانە ئەیانەیە ئەمە بکەن بە هەرێمێ پارتی کەوتۆتە خۆی دەیەوێت ئیرادی ئەو خەڵکە پێشێر بکە بە ناوی کوردایەتیە فاشیلەکەیەوە کە 30 ساڵە ئەوەی بەرەمێناو کێسی هێنێ بە ناوی ئەم قوارە قۆڕەوە کە باسێکن قوارەی هەرێم و ئالم بابەتانە کە ئەوە خەتەریش بۆ سەر قوارە نییە بەڕاستی قوارە خۆی ئەمێنێتەوە و لە بەغا بە هەموو توانەوە دژایەتی ئەم تێزە یا دژایەتی ئەم تەسەوراکرێ بۆ بە هەرێمکردنی ناوچەی سلێمانی باشە یەک پارتی لە سلێمانی لە هەڵەبجە لە گەرمیان ئیدعایەکە ئەڵێ ئەمانە پیاوی یەکێتین و یەکێتی لە پشیانە باشە یەکێتی خۆشی دژە بە شەرتێک هەمومان ئەو ڕاستی ئەزانین باشە بەڵام یەکێتی خۆشی لە دەستی دۆ ئیدعایەکە بۆ ئەوەی ئەو کەسانە بە ئیعتیبارکە ئەڵێ کاکەوان لەگەڵ خۆمانە ژێبەژێر و ئاوا یعنی ئاوا کارەکەن ئەمانە بەڕاستی باشە بۆچیش بۆ ئەوەی کە ئەو خەڵکانە بێمتمانەکەن لە حەقیقەتە باشە ئەگرایەکێتی لە زۆر جێگەیە ڕێگری کردووە لە واژۆ کۆکردنەوە بۆ مەسەلەی بەهرێنبوونی سلێمانی جا عەزیزان چەند جار باسم کردو ئەم دوو حیزبە فێری ئەوە بوون هەر کەسێک هەر گروپێ یا هەر ڕێکخراوەیەک دروست بێ باشە بۆ ئەوەی کە متمانەی ئەم کەسانە بشکێنن دەڕێن پیاوی خۆمانە یا ئەڵێ ئەمیان ئەڵێ پیاوی ئەویانە ئەویان ئەڵێ پیاوی ئەمیانە باشە هەردووکیشیان بەڕاستی درۆکە باشە تەنها بۆ مانەوەی خۆیان واگن بۆی کە ئەو خەڵکە بێمتمانەوە بێ ئەعتیبارکەن و کەس متمانەیان پێ نەکا بەڕاستی باشە هیچ کەسێ بۆی نییە دژی دەستور و مافەکانی خەڵک بێت باشە کەواتە پارتی و بنەماڵەی بازانی و یەکێتی پێویستە دەست هەڵگرن لەم دووڕوویە و لەم دۆ دەلەسەیە بەڕاستی باشە ئەو خەڵکە مافی خۆیەتی کە هەرێمێکی سەر بەخۆی خۆی هەبێت کە شارەکەی خۆی سەر بەخۆ بکە بەڕاستی کە خۆی بەڕێوە بەرێ بەڕاستی باشە تاکەی ئێوە قاچاقچێتی بەم خەڵکە داماوە قوڵ بەسەرەوەکە باشە ئادەی پارتی و بنەماڵەی بازانی ئادەی یەکێتی ئێوە پێمان بڵێن زەحمە نەبێ ئەوە 30 دانە ساڵە ئێوە حاکمی مطلقی ئەو ناوچێ باشە چیتان کردو بۆ خەڵکی سلێمانی چیتان کردو بۆ ئەو شارە چیتان کردو بۆ خەڵکی گەرمیانی ئەنفالکراوی قوربەسەر چیتان کردو بۆ هەڵەبجە کە 5000 شەهیدی یاوە تەنها لە کیمیابارانە زەحمە نەبێ باشە 30 دانە ساڵە پارتی وێشێتی چێ دەستی ئێوەی گرتووە کە ژیانی ئەو خەڵکە خۆشکن کە خزمەتی گەرمیان و هەڵەبجە و پێنجێن و قەڵازیە و ڕانی و چێ سلێمانی ئەمانە بکەن چێ دەستی گرتوون زەحمە نەبێ جگەلەوەی کە ئێوە هەمووشتان بۆ خۆتان دزیوە چیتان کردو بۆ خەڵکە بەڕاستی کەواتە بۆچی درۆکردنەوە بۆچی سەرقای درۆکردن و ئەم بابەتان خەڵکی حەقی خۆیەتی مافێکی بێ ئەملا ئەولای خۆیەتی کە لە سلێمانی و گەرمیان و ئیداری ڕاپەڕین و لە هەڵەبجە ئەوانەیە خۆیان بڕیار بدەن کە سەر بەخۆ بن کە بتوان خۆیان بەڕێوە برن هەرێمەکەی خۆیان بەڕێوە برن باشە وەیە هەرێمی سلێمانی ئەبێ سەر بەخۆ بێت 30 دانە ساڵی ڕەبەقە شانس دراوە بە پارتی وێشێتی ئێوە هیچتان بۆ خەڵکە نەکردووە ئەگەر کردوتانە پێمان بڵێن زەحمە دەبێ باشە با پارتی بنەماڵەی بازانی پێمان بڵێ چی کردو بە دەڤەری سلێمانی ئێستا ئاوا دژایەتی ئەو خەڵکەیەکا بەڕاست دەی چی کردو کاکە تۆ حەسارە سەر خەڵکی سلێمانی داناوە تۆ بێ حورمەتی بەو شارەکەی
دەکەیت تۆ تەنانەت بەرهەمی سێمایی ئەبەی لە هەولێر بۆ خۆت ئەیخۆی نایی بە خەڵکی شارەکە نایی بە خەڵکی سێمانی و هەڵەبجە و گەرمیان و ئادەم بابەتانە چیتان کردو بۆ خەڵکی هەڵەبجێ قڕ بەسەر بداما و فەرموو پێمان لە زەحمە نەبێ ئێوە 30 دانە ساڵە دەست ناخستە بینەقاقای ئەو خەڵکە قڕ بەسەر و داماوە تیکێ نەنەن پێڕەوا نابینن موچەیەکیان پێڕەوا نابینن جادەیەکی قیر کارگەیەک پارکێک یەکشتی پێڕەوا نابینن کاکە من هاتمە بۆ سێمانی شەقامەکانی حیزبی بەعسەکە زوو من بینی بوو دروستیان کردووە هیچیان نەکردو بەڕاستی کەواتە بۆچی لێ ناگەڕێن ئێوە خەڵکی خۆی خاوەنی بڕیاری خۆی بێ و خۆی بڕیار لەسەر چاونوسی خۆی بدا بەڕاستی بۆچی ئەبێ خاوەنی ئیرادەی خۆی نەبێ ئەو خەڵکە تاکەی ئێوە ئەتانەوێ ئەم ئیرادەیە زەوت کەن بەڕاستی تاکەی ئێوەیەن ئەم هەموو بێحرمەتیە بە خەڵک ئەکەن و نابێت کەس قسە بکات باشە عەزیزان دوێنێ پێیجێکیان هەیە هی پارتیە و گۆڕانشی لەگەڵایە تاوان بەڵام پێیجەکە نازانم ناوی چییە لەبیرم نەماوە بەڕاستی ئەمەی کە وێنەیەکی عەبدوڕەزاق و هاوسەرەکان هەڵواسیوە لەبەرەوەی عەبدوڕەزاق جگە لەو کەسانەی کە هەڵسوڕاوە بۆ مەسەلەی بەهارێمکردنی سلێمانی و ئەم بابەتان لەگەڵ هاوسەرەکەیە ڕسمیشیان بڵاو کردوتەوە 1000 بێحرمەتیان پێکردو خۆشەویستە تویشدانتان ئەمە ئەخلاقە معقولە ئێمە ومانە نەوێرین لەگەڵ دایکیشمانە ڕسم بگرین لەگەڵ ئافرەتێکە لەگەڵ خوشیەکە لە کەسێکە ڕسم بگرین معقولە بەڕاستی ئەم کەلتورە سەخیفە کەلتوری مەلام سەفایە خۆشەویستان لە مێژوە بۆ ئێمە بەجێماوە باشە ئێستا وەچەکانی و ئەوانەی لە گردەکێشن بەڕاستی ئێستا بە هەمان ڕێڕەوە ئەڕۆن بۆ شکاندنی نیارەکانی خۆیان باشە بڕواتان هەبێ عەزیزان و خۆشەویستان دەیان مەلەفی ئەخلاقی خێزانی ئەو مەسئولانەی پارتی وێچێتی ئەوانم لەلایە باشە بێزیشم نایە باسی بکەم باشە بەڵام ئەمانە قیمەتیان بۆ یەک شتێک نێشتوێتەوە بەڕاستی قیمەتیان بۆ هیچ نێشتوێتەوە خۆشەویستان باشە ئاخر کەی ئەمە سیاسەتە کەی ئەمە ئەخلاقە بۆ ئێمە ناتوانین وێنەی ژنی ئێوە و کچی ئێوە و فڵانە فیساری ئێوە بڵاو بکەینەوە خۆ ئەتوانین بەڵام پیاوی ئازا پیاوی مەرد پیاوی بەشەرەف بەڕاستی کاری وا ناکات باشە مرۆڤ ئەمە فەلسەفەیە ها لە عەقلی ئارام ئەحمەد مرۆڤ ئەگەر خۆی ئابڕووی هەبێ ئەگەر بەتەنگ ئابڕووی ئەبێ بەتەنگ ئابڕووی خەڵکیشەوە بێ خۆشەویستان ئەبێ نابێ ئابڕووی خەڵک ببات باشە ئەوانەی کە ئابڕووی خەڵک ئەبن وەکو ئاو خواردنەوە وایە بۆیان ئەوە خۆیان ئابڕوویان نەماوە خۆیان شەرەفیان نەماوە بەڕاستی بۆیە ئابڕووی کەسیان بە مۆزوع نییە ئەجینا هەر ئینسانێک ئەگەر یەک زەڕە کەرامەتی هەبێ ئەگەر بەڕاستی خاوەنی ئەخلاق بێ خاوەنی ئابڕوو بێ ئەبێ ئابڕووی خەڵک نەبا کە ئابڕووی خەڵکی برد یعنی خۆی نیتی لەوە دڵنیا بە خۆ دۆڕانێتی ئێوەی خەڵکی ژۆ بە خۆی دەبکە بەڕاستی باشە کاکە بە جوێندان و سوکایەتی نابێ بۆ کەسە هەڵسوڕاوانە ئەمە ماف دەستور لە عێراقا سەلماندوێتی کورد خۆشی ئۆکەی لێداوە مامجلال نۆشوان سەفا مەسعود بارزانی لە سەردەمی خۆیان دەستور نووساوەتەوە لە عێراقا ئۆکەیان لێداوە باشم کە هەر شارێک ئەتوانێت 30,000 واژۆ کۆ بکاتەوە بیا بە پەرلەمان بیا بۆ حکومەتە ئەتوانێت هەوڵ بدا بۆ ئەوەی کە لە فەزایەکی ئازادانەیە هەرێمێکی سەربەخۆی خۆی هەبێ خۆی ئیدارەی خۆی بکات باشە کەواتە ئەمە شتێکی عەجیب و غەریب نییە دەستوری عێراق ئێمە نەمان نووسیوەتەوە دەستوری عێراق نەوشام سەفا مەسعود بارزانی جەلال تاڵەبانی عەرەبەکان لە عێراقا شیعە سوننە ئەمریکا هەموو ئەمانە نووسیوانەوە بەیەکەوە ئەمە قانونە ئەمە دەستورە بەڕاستی تێگەی دژایەتیکردنی ئەمە شەرمەزارێ لە حەقیقەتە جا چونکە پارتی وێچێتی و بنەماڵەی بارزانی بە تایبەتی کێوین بڕوایان بە دەستوری یاساش نییە ئەگەر بنەماڵەی بارزانی بڕوای بە دەستور هەبووە 30 ساڵە دەستوریشان بۆ هەرێمی کوردستان ئەم نووسیوە خۆشەویستە باشە لەبەرەوە خەڵک مافی خۆیەتی بەڕاستی کە داوای ئەوە بکە لە هەر شارێکە سەربەخۆ بێ بەڕاستی هەرێمی خۆی ڕای بگەێنە مسکۆ کردەوە ئەمە یاسا ئەمە دەستورە ئێوە 30 دانە ساڵە مافی ئێمە ئەخۆن باشە ئێمەش تێ ئەکۆشین تا بە هەر ڕێگایەک بێ لە دەستی ئێوە ڕزگارمان بێ و مافەکانی خۆمان وەربگرینەوە و ئەو خەڵکە لەوە جات مافەکانی نەخورێ شتێکی عەجیب نییە من لێرەوە بە پارتی وێچێتی هەڵێم کاکە خەڵکی سێمانی خەڵکی ئەو دەڤەرە بەڕاستی ئێوەی ناوێ لە ئێوە پڕە بەڕاستی لە ئێوە پڕە ئەگەر ئەو هاوڕانەی کوردستان ئەو دەستەیەی کە سەرقاڵی کۆکردنەوەی واژۆن پەلە نەکەن نەک 30,000 واژۆ 100,000 واژۆ کۆکردنەوە بەڕاستی ئەگەر بنەماڵەی بارزانی باتە ڕقم یەمەوە بۆ کوردستان شان بەشانی ئەو هاوڕێیانە ئەگەڕێم نەک 100,000 200,000 واژۆ کۆکەمەوە بۆ ئەوەی کە لە عێراقا بیسەلمێنین ئێمە نامانەوێت لەگە بنەماڵەی بارزانیە بژین کاکە
ئێمە نامانەوێت سەرانی یەکێتی حاکممان من کاکیژیان لەبەر تەجروبەمان لێتان هەیە کاکیژیان ئێوە بەرامبەر بە ئێمە خراپتان کردو لە حەقیقەت باشە 30 ساڵە یەکێتی نیشتیمانی ئێوە حاکمن لەو منتیقەیە چیتان بۆ خەڵکی گەرمیان کردووە خەڵکی کەلار کفری چۆکە چیتان کردووە جگە لە دەوڵەمەکرد بۆ خۆتان کاکیژیان یەکەیەکە نای مەسئولەکانتان بێنم ئێستا هەمین بریێنێرە ها خەڵکی ئەوەی ناوێت من لێرەوە داوا لە هەموو خەڵکی ئەو دەفەراکەم لە خەڵکی سلێمانی سەرباز لە هەڵەبجەی شەهید لە پێنجۆنەوە لە هەموو گوندەکانیەوە هەتا ئەگاتە گەرمیان کەلار و کفری ڕانێ و قەڵازیە و چۆچ و ئالەم بابەتانە لە هەر شوێنێکە ئەو ڕەفیقانتان بینی بە هەر پێنج پەنجەکەتان واژویان بۆ بکەن بۆ ئەوەی کە ئەو ناوچەی بێ بە هەرێمێکی سەربەخۆ باشە بەڕێی ژێر پێی ئەمانە ڕاکێشن بەڕاستی ئەوە یەکێکە لەو ڕێگەیانە بەڕاست کە ئەبێ ئاوا بێت تۆ مافی خەڵکە ئەمڕۆ لە ماڵپەڕێکیان هەیە میلەت خوێندومەتەوە هینی یەکێتیە ئەڵێ وەڵای ئاسایشی سلێمانی دزێکیان دەستگیر کرد باوەڕکەن یەک کۆڵ پێکردنیون بۆ قسەی خۆش بۆ هەواڵە ئاسایش سلێمانی دزێکیان دەستگیر کرد کاکە دزی گەورە ئاسایش سلێمانی خۆیەتی ئەی ئەوە ئەیلەوە دزی گەورە دزی بچووکە گرێکا بەشان نازی بابە دزە زەبەلاحەکان خۆتانن سەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاسایشی سلێمانی پۆلیسی سلێمانی بەڕێوەبەری پۆلیسی سلێمانی تۆ پارە لە سۆزانی جۆرە گریەکەتی جوفانتەوە تۆ خۆ یەکەم دزی بەڕێوەبەری پۆلیسی سلێمانی کاکە خۆت یەکەم دزی یەکەم چەتەی یەکەم مافیای کاکە تێگەی یەک ژنارێ ماچێ بە ئەبێ پارە با بە تۆ تەواو قومارچیەک ناتە لە قومارەکەی پارەکەی با بە تۆ بەش تۆش بدا ئێوە خۆتان دزن کاکە ئەی هاوار دزی چیەگری بۆ من دزێکی داما و قوربەسەری پشکۆلە کەس پشتێکی دزی و بۆ تێکێنان خواردن بۆی نانێخوا دزەگەورەکەی ئێوە بەڕاستی لەبەرەوە داوا لە خەڵکی ئەو ناوچەیە ئەەکەم لە هەر شوێنێک ئەو برادەران بینی دەنگیان بدەنێ بۆیان واژۆ بکەن بتوانن 100,000 ئیمزا کۆ بکەنەوە بۆ ئەوەی کە ببرێ بۆ بەخا لەوێ تەسلیم بکرێ بە حکوومەتی عێراقی و هەوڵ بدەن هەرێمێکی سەربەخۆ هەبێ پارتی یەکێتی پیان خۆی پیان ناخۆش نییە کەیف خۆیان بەڕاستی چی لەگەڵ ئەو خەڵکە ئەمێنێتەوە ئەوە گرنگە کەواتە کاکە با عێراق ڕێگەنەیە با یەکێتی پارتی ڕێگەنەیە گرنگ ئەوەیە خەڵکی کوردستان ئەو واژەیە کۆ بکاتەوە گرنگ ئەوەیە 100,000 200,000 واژە کۆ بکاتەوە بڵێ خەڵکینە ئێمە هەرێمی سەربەخۆمانەوێ جایەکێتی پارتی ئەگەر نیانێش کێشە نییە ئەمە هەڵوێستە باشە ئەمە مێژووە لە حەقیقەتە گرنگەوەیە تۆ ئیشەکە بکەیت نەک ئیشەکە دەکەیت و بڵێ کاکە هیچ نابێ و بەخوا ئەمە ئاوا نابێت و هیچ ئیسفادەی نیە ئەمە نایخوا بەڕاستی هەموو ئیشێ ئیسفادەی خۆی بەڕاستی خۆتوان ئەوانە ڕسواکەن خۆتوانی 100,000 ئیمزا کۆکەیتەوە بڕێ بۆ بەخا یەکێتی پارتی ڕسواکە بڵێ باو کڕۆسەیەکەوە خەڵکەکە ئەو خەڵکە خۆی دەستی کوردە دەستی سەرەکە کوردەکان ڕاکە سەرکردە کوردەکان تێگەیت خۆتوان ئاوا بکەن بەڕاستی خۆتوان ئەوانە ڕسواکەن ئەو بەخۆی گرنگە بۆیە هیوادارم کە هەموو ئەو خۆشەویستانەی کە ڕۆژێ ڕۆژن ئاگامان لە یەکتر بۆ لە کوردستانەکە دڵنیام لەوەی کە زۆربەی زۆری خەڵکی کوردستان ئارام محمەد ئەناسێ داواتان لێ یەکەم کە زۆرترین دەنگ کۆ بکەنەوە نەترسن لە پارتی یەکێتی بە گۆڕانی گۆڕان بە نەوەی نوێ بە هەر حتا پارتی بە بەڵام دەنگ بدە بە هەرێمبوونی سلێمانی ئەو دەفەرە ئەوە گرنگەوە ڕاستی اینجا ئەچینە قۆناغی سێهەم ئەمە قۆناغی سێهەمە گوێ بگرن خۆشەویستان گوێ بگرن جارێ لەو گروپە 6 کەسیەوە دەست پێ یەکەم کە چوونە بەردەم گردەکە چەند کەسێکی تایە من ئایان ناسم خەڵکانی شەریفن من ڕێزم بۆ ئەوانە هەیە چونکە من بەگشتی قسە ناکەم بەڵام خەڵکانێکی تێدا بوو باوەڕکن عەزیزان بەس بۆ ئەو باشە کوتەکبارانێکی ئەمەندە چەپەڵ بوو ئەوەندە پیس و لایقەتە من ئەو کاتە بابەتێکم لەسەر ئەمانە نووسی کۆمەڵە پرسیارم کرد باشە پرسیارەکانیشم منطقی بۆ لایقەتە هەمووتان ئەزانن من 2 ساڵی ڕەبەقا شەڕی گۆڕانەکەم باشە چونکە ئەمزانی گۆڕان بەرەوکیەوە ئەچێ ئەمزانی کە گۆڕان فێڵ بوو فریو بوو ئەمزانی کە گۆڕان شکستی خوا دۆڕا فرۆشرا بە پارتی یەکێتی کوڕەکانی نوێژاو سەفا و عومەری سەیعەلی و ئاتی شەخ جەناب و جەنابێ جەوهەر و ئەمانە گۆڕانیان خوارد قوتیاندا بەڕاستی بۆیە 2 ساڵە من هاوارەکەم باشە 2 دانە ساڵە گۆڕان هەنگاو بە هەنگاو ڕسوا بێ ئەی عەزیزان ئێوە لەکوێ بوون هەر ئەم کەسانە خۆشەویستان ناڵێم هەمویان ها کەسانێکی تایە کە ئێستا قسەی زلەکەن
لەسەر ئەو گردە لەسەر عومەری سێ عەلی لەسەر کوڕەکانی نەوشام سەفا دوو دارەسڵ بەناوگەڵم ژیان بە دایک خوشی ئارام ئەحمەدەوە لەسەر عومەری سێ عەلی لەسەر ئەوانە کە ئەموت ئەمانە خائین ئەمانە دزن ئەمانە ڕەنجی ئێمە هەفرۆش خۆشەویستان ژیان بە ئارام ئەحمەدەوە باشە ئێستا تازە بیرتانەکەوێتەوە ئەو کاتەی کە من هاوارەمە کردو سەدان ئینسانی مشەخۆر و ساختەچین چوون بۆ گردەکەی گۆڕان بۆ پارۆپۆست زەحمە نەبێ ئێوە لە چۆ بوون لە چۆ بوون ئەو کاتەی کە من و بە هەزاران ئینسانی ئەم کۆمەڵگایە لە گردەکە هاتە خوارەوە وە زەربێکی لێیان ئێمە هاوارمانە کرد کە ئەمە وەزعەکەیە ئێوە لە چۆ بوون زەحمە نەبێ ئەو کاتەی کە یوسف محەممەد و بەهار هەردووچیان یاسای سەرۆکایەتی هەرێمیان نووسی و هەمووانیان کردەوە زەحمە نەبێ ئێوە لە چۆ بوون کە ئارام ئەحمە هاوارێک کرد ئەوت ئەمە خیانەتە بە گۆڕان ئەمە خیانەتە بە ئاراکانی بسووتەوەی گۆڕان ئەو کاتەی کە یوسف محەممەد لە سێمانی دانیشت بوو 280 ملیۆن دیناری لە جافرەکەرا جافری ئیمنچی وەرەگرت کە من هاوارمەکرد لە کاتی خۆیان ئێوە لە چۆ بوو زەحمە نەبێ بۆچی قسەتان نەکرد بۆ پشتیوانی منتان نەکرد بۆ جۆنتان بە ئارام ئەحمەیە زەحمە نەبێ لەبیرتانە نێچی لەڤان بازانی بە دەڵاڵێکی وەکو مستەفای سێ قادرە 1 ملیۆن دۆلاری نارد بۆ کوڕەکانی نەوشام سەفا من هاوارم کرد هەمووتان بێحمەتان بە ئارام ئەحمەد کرد ئارام ئەحمەد درۆکە ئارام ئەحمەدکە من درۆ ناکەم هاوار درۆ ناکەم کاکە من درۆ بووە کە برام خۆم من هاڵ نیم خۆم شێت نیم ئەی ئێوە لە چۆ بوو زەحمە نەبێت ئەو کاتەی کە ئارام ئەحمەد کەشفی کرد بە فڕۆکەی تایبەتی نێچی لەڤان بازانی 4 ئەندام پەرلەمانتان مستەفای سێ قادر و عومەر و کوڕای نەوشام سەفا نادیان بۆ بەغا هەتا دەنگ بدەن بە کاندیدەکەی پارتی کە من هاوارم کرد ئێوە لە چۆ بوون بۆ پشتیوانی منتان نەکرد زەحمە نەبێ بۆچی لەبەرەوەی ڕاستگۆ بووم لەبەرەوەی من 10 ساڵ شوێن نەوشام سەفا کەوتم بە قازانجی گشتی لەبەرەوەی کە شەخم لە بەژۆندی خۆم هەڵڵا لەبەرەوەی وەکو ئێوە مشەخۆر نەبووم لەبەر ئێوە بۆ پۆست و بۆ ئەوە نەمەکرد لەبەرەوەی بنەمکرد بۆ ئەوە ئەو کاتەی کە مستەفای سێ قادر وەکو دەڵاڵێک کوڕەکانی نەوشام سەفا و گۆڕانی فرن بە پارتی من هاوارم کرد ئەی ئێوە بۆچی هەڵوێستان نەبوو زەحمە نەبێ لەبیرتان نییە کە کێلوونی دەرگاکەیان گۆڕی هینی قاری حاجی عەلی ڕەحمەتی ئەبڵای مەلانووریشیان دەرکرد لە ژوورەکە کێلونەکەیان گۆڕی ئەویش لەبیرتان چۆتەوە بۆ ئەوانە خەڵکی خراپ بوون یان ئەوانە خاوەنی عەسڵی گۆڕان بوون و ئێوە دەرتان کردن وێرانتان کردن بەڕاستی من دەتوانم سەدان کارەسات بهێنمەوە ئێستا لە بەرەوڕووی ئەم هەزاران کەسە باشە کە ئێوە غەدرتان لە هەر هەمومان کرد غەدر بەڕاستی یوسف محەممەدەکان و هوشیار عومەرەکان و چۆچیەکان گۆڕانیان سووک و سەلیم کرد باشە ئەمڕۆ بینیومە کە عەدنان عوسمانم ئێوارە ئیسیقالەیەوە لە جفات و لە نازانم و تەبێژی و ئالەم بابەتانە ساڵ و نیوە بەر لە ئێستا عەدنان وا بینی نەکردەوە با پەنجە بکە بە چاومە تێکستەکانی کە بۆ ئارام ئەحمەد نووسیوە لام ماوە قسەم لەگەڵ عەدنان عوسمانە کردووە باشە ئەی من چۆنشمە لای ئەو قپیرە قڵخنانە و لای ئەو چاوڵە مۆرانی دەوری چیاو نما ئەی بۆ ڕۆژی کاک عەدنان عوسمان کەمم هاوار کرد چاوە ڕاستەکەی من بۆشی چویت بۆ ڕۆشتن بۆشی ئاواتان کرد ئەمڕۆ چوی ئیسیقالە داوە کارێکی باشی کردووە ئەمڕۆژ بەڕاستی کارێکی باشی کردووە دەستی خۆش بێ چ باشە بەڵام بەداخەوە ئێوە واتان لە گۆڕان کرد خۆشەویستان معقول نییە عەزیزان تۆ بێ عومەری سێ عەلی بکەی بە لیدەری بچووتەوەکە هەر ئەو دەقیقەی کە عومەر بوو بە لیدەری بچووتەوەی گۆڕان من 1 سەڵ بم لێیە لەبەرەوەی عەقڵم ئیشەکات بەڵام ئێوە شوێن بەژۆدی خۆتان کەوتن هەر هەمووتان ئاگام لێتانە هەمووتان شوێن جیفانتان کەوتن بە تەنها ئارام ئەحمەد بوو بە تەنها خۆی داعەنیشتم دژایەتی هەمووتان مەکرد بێحرمەتی نەما بە ئارام ئەحمەدی نەکەن وتم بابە عومەری سێ عەلی باوەڕکەن عەزیزان ئەو کاتە هاوارمەک ئەموو عومەری سێ عەلی یەکێتی ڕسوا کرد لە سێمانیە مەسوول مەڵبەندی یەکێتی بوو لە سێمانیە ئەو عومەری سێ عەلیە ئەمەنەی کوت لە کوتەکاری کرد یەکێتی سووک و تڕۆ کرد یەکێتی سووک و سەلیم کرد لە سێمانی عومەری سێ عەلی ئەوە گۆڕانیشی ئاوالێ کرد باشە کەچیان و ئارام ئەحمەد کە عومەر پیاوی چاکە بابە کە عومەر پیاوی خۆمان ماشەڵەش پیاوی چاکە کاکە خۆ فڵان فیسایش کاکە پیاوی چاکە بە قوربانم بۆ سیاسەت نابێ هاوار عومەری سێ عەلی ئەهلی سیاسەت نییە ئەکرێ بۆ تەعزیە باش بێ بچێ بۆ تەعزیە بڵێ خوا عافیکە یا بە دەرگاکە بۆ سێ بۆ نمونە باشی ئارام ئەحمەد ببرێ بڵێ کاکە بەخێر بێ خوا بۆ ئەمە ئەشێ بەڵام بۆ سیاسەت ناشێ بەڕاستی عومەری سێ عەلی
ببرنامج عمري سأليان كبلي دني قران تا قران سوكو تروشان كبرست تو چونکە من لەگەڵ چیاون ما قسەم کردبوو ئەوان بە منیان کاگارام گۆڕان چوار کوشش بێنەوە بۆمان کێشە نییە کێشەیان نیشکان کۆمپانیایان هێتەوە و گردەکەیان دزی بابە خاوەنی حەو کارگەن برایشینم خاوەنی چوار دوکانی زەرنگەرین مانگانم $1 ملیۆن پیا کرد بەس بە ئاڵتونهێنانی لە دووبەی و لە نازانم قەتەر و لە تورکیا و لە لوبنان و ئەلم بابەتانەوە کاکە خەریکی پارن چاوەڕاستەکەی من ئێستا گۆڕان ڕسوایە من لە بابەتێکاوتم خۆشیزان بچووتەوەی گۆڕانی گردەکە ئێستا $50 ملیۆن قەرزانە باشە دوو دانە ساڵە پارەی یەک شوێنی نەیاوە ئەو خانووی کرێ و ئەلە بابەتانێک کە لە هەموو شارەکانە قەزاکانە هەیەە پارەیان نەیەوە کوڕەکان نێشان سەفا چی پارێ بردوانە بۆ خۆیان گۆڕان فرسی نییە ڕسووە هیچی نییە گۆڕان نەماوە تەواو هەچی پارە هەیە بردوانە بۆ خۆیان تەلەڤیزیۆن دانێک و کۆمپانیای وشە کوڕەکان نێشان سەفا تەواو پارە پێیا کرد قاچاشیتن بەڕاستی ئەبێ من ئەڵێم نەک عەدنان عوسمانەکان و هوشیار عەبدوڵڵاکان و ئەمانە ئەگەر ڕاستەکەن لەم بچووتەوەی دوورکەونەوە لەم گردە بەڵام ڕسوایان کەن ئەمانە ئەبێ خەڵکی سێمانی شەسە گردەکە کاکە ئەبێ ڕۆژێ دابێ بۆڕواتان نەبێ ئەگەر خۆم پێشەنگیم کردوون ئەبێ بچینە ئەو گردە کاولکەین بەڕاستی ئەبێ لیان وەربگیرێتەوە ئەو جزراوە ئەو گردە ئەبێ تەنها و تەنها گۆڕەکەی ئەو پیاوە بپارێزنەوە شام سەفا خوا عافیکا بەڕەحمەت بێ گۆڕەکەی ئەو بپارێزن ئەبێ سەرلەبەری بسووتێ بەڕاستی ئەو گردە چونکە ئەو گردە خیانەتی لە ئێمە کردو عەزیزان من بۆ وا دژی گۆڕان قساکەم باشە بۆ لەبەرەوەی کاکە گۆڕان فێڵی لە من و 500,000 دەنگدەن کردووە ئەی هاوار من ئەمزانی بنەماڵی بازای دزە ئەمزانی پارتی دزە ئەمزانی یەکێتی دزە ئەمزانی ئەمە جەردەن من لەنەوە یەکەوە دژاتی ئەمانەیەکەم بەڵام من هاتم وەکو کەسێک وەکو پیاوە لە ئەوروپاوە 10 ساڵ پشیوانی ئەم بزوتەوەیان کرد بۆ گۆڕانکاری بۆ ئەوە نەبوو کە دوو مناڵی قمقمۆکە بێن لە گردەکە بن بەخوانیم لێنەها دۆلار قبوڵ ناکرێ ئەمە ئەمە قبوڵ ناکرێ مافم لەلایەنە مافی 500,000 کەسیان لەلایە بەڕاستی ئەمە حقەتەکەیە کاکە ئینسان نابێت لە مافی خۆ عەزیزان هەر کەس فێڵی لێکردن بێنە باشە ئەگەر ئارام ئەحمەد بەیانی خواکەری کرد چونکە پێم بڵێن کاگەرام بۆ من بۆ بەغا پیانتوم کاگەرام تو بۆ خۆ کەندی ناکەی بۆ ئەندام پەرلەمانی بۆ بەغا لە زۆر شوێنە پیانتوم ئەزانی بۆ ئەڵێن ئارام ئەحمەد خۆ کاندیکە بۆ ئەندام پەرلەمانی بەغا بۆی سووکم بکەن تێگەی ئەگینا ئارام ئەحمەد ئەندام پەرلەمانی ها يعني هل بالراسي اقل مسألة بار نبي بو بخا من ايش بقى عندنا برلمان شيء بقى خوش يسال بقران دكس بيوتهم كخون كان يتكلم بو عندنا برلمان خو ديجش بخوا بيعني بي مسلماني خلق او نمت ماني بيما دم بيدم كخون كان يتكلم ابن بقى عندنا برلمان لا بغاش برام تشين بيد بس بارك بياك تشين بيكري شو سبب نوالي بازين ايش ايلم ايش اتعلم ايش هموش يقطعون بينا بكاك باجي شكبو لبري حين بو باريه بەڵام ئارام ئەحمەد چۆن مێژوی خۆی پیسەکە بە ئەندام پەرلەمانی و نازانم ئەم شتە قۆڕ و شتە پوچانە چۆن شتیوە ئەبێ کاکە ئەو کەسانەی کە پێشنیار بۆ ئارام ئەحمەدەکەن بێ بە ئەندام پەرلەمان ئەوە ئارام ئەحمەد نەناسیوە بەڕاستی من ئەگەر بۆ پۆست و ئەندام پەرلەمانی و ئەوانە وام کردایە لە 2009 کاکنەوە شوان قسەم لەگەڵ هەموو کاکەمیش خۆم کاندی دەکەم دەنگیش بهێنا کاکە ئەوشە 10 ساڵیش 12 ساڵی بێسا خانشینیم هەبوو بۆ خۆم لە ئەوروپا ئەم خوارد و حەیران موت بەڵام من نایکەم بۆچی نایکەم لەبەر ئێستا پێمەکە لە ئەوروپاوە لە بەغا من پێم ناکرێ ئەندام پەرلەمان پێم ناکرێ باشە ئەو کاتەکە قسەش کەم خەڵگەلەشی ئارام ئەحمەد تۆ بۆ خۆ پێی گەیشتی لە بەغا مانگەنە 40 ملیۆن لەگەری بۆ خۆ دانیشە چی داوە سەر ئەو کاتە خەڵک وایە ئەو ئیشی من نییە بەڕاستی باشە پۆست بۆ خزمەتە بۆ کارکردنە ئەگەر پۆست بۆ پارە بێ ئەو ئیتەوە بێقیمەتێ بەڕاستی بەداخەوە ئێستا زۆری خەڵکی کوردستان ئێ خۆی کاندیدکە بەس بۆ پارەکەی بەڕاستی بەس بۆ پارەکەی نە بۆ شتێکی تر نییە ئەینا دەنگدان چییە وەڵڵەه بەیانی خۆم کاندیدکەم 2 کورسی هێنم بۆ خۆم وە باش بیزانم باشە بەڵام بچم لێ چی بکەم پارە وەربگرم خۆیشم بۆ ناکەی خزمەتی خەڵکەم حیاش مەچێ مێژوەکەم پیسە بێ باشە ئەو کاتە ئارام ئەحمەد بوو بە ئەندام پەرلەمان بۆ خۆی تەواوازیە لە هیچی من نییە بەڕاستی ئەگەر بمتوانایە بۆ نمونە لە کوردستانە پۆستێکم هەبێ و بمتوان بمزانێ کە تەئسیرم هەیە بۆ قازانجی خەڵک یان ئەتوانم 4 جادە قیرتاوکەم ئەتوانم 4 پارک بکەمەوە ئەتوانم 4 قوتابخانە بکەمەوە ئەتوانم 4 فڵان فیسال بکەمەوە ئەتوانم خزمەتێ بکەم وەڵاهی ئەم کرد بەڕاستی ئەم کرد بەڵام ئێستا لەو سیستەمە چەتە گەریاکە لە عێراق و سانە هەیە جگە لە دزی بەخۆ یەشتیکە ناکرێت یەشتیکە ناکرێت کاکە مەلا بەشیرەکان فڵانەکان هەمووی خۆی فول کرد بە پارە کاکە ئەی مەسەلە پارەیە عەزیزان خۆشەویستان تەواو لەبەرەوانە ئیشی ئێمە نییە تکایە غەڵەت لەگەڵ خەڵکەکان قسە مەکەن
تەواو با ئەوەشتان پێ بڵێم خۆشەویستان ئەم کێشەی عەدنان عوسمان و ئەوان کە ئەمڕۆ ئیستیقالیە و دەستیشی خۆش بێدار نەک ئیستیقالی لە گۆڕان هەر لە گردەکە بێتە خوارەوە تەواو یەک زەربی لێ بدا وەکو ئارام ئەحمەدەکان وەکو فڵانفیزارەکان پێویست بەوە ناکە کاکەجیان وە چەند درەنگیشە بەڵێش بەڵام قەی ناکە هەر کارێکی باشەکەن داواشم لەو شێخ عەبدوڵڵاکان و لەوانەیە ئەگەر ڕاستەکەن واز لەو گردە بێنن بەڕاستی وازی لێ بێنن ئەگەر نە بانەکەوتووە وەکو سەرەوە باسم کرد ناخوا بەڕاستی ئەم کێشەیە لەو کاتۆ دەستی پێکرد خۆشەویستان کە هەوڵ درا بۆ گۆڕینی سەرۆکی فراکسیۆنی بزوتەوەی گۆڕان لە پەرلەمانەکەی هەولێر یا لە گەوڕەکەی ماڵی بەنام سەفا کە نایەنەوە پەرلەمان ئەم عەدنان و ئەم گروپە ئەیانویست کوڕێکەیە پێ باید دابانی ناوە ئەوێت ئەو بکەن بە سەرۆکی لیستەکە بەڵام عومەری سێ عەلی ڕەبی پاشقولە یەک پاشقولی لە هەر هەمویانە ژنێکی کردووە بە سەرۆکی لیستەکە خواوە شیل بە بزنێک بیگۆڕۆ زەرەتە بە یەک بزن بیگۆڕەوە بەڵام چونکە عومەری سێ عەلی چی بڵێ ئەڵێ بەسەرچاو عمر هەسا ئەوی کرد بە سەرۆکی لیستەکە ئیتر کێشەکە لەو کات دەستی پێکردو لەو کاتۆ تاوەکو ئێستا عەدنان سێجا ئیستیقالیەوە بەڵام دوانەکەی تر ئەڵێکو ئەمڕۆڵێ بە تەکلیف وازیێنە بە تەکلیف سیاسەت ناکرێ عەدنان گیان ناکرێ بەڕاستی کاکە ناکرێ تەواو ئەم بزوتنەوەی کۆتایی پێهاتووە چاک ناکرێتەوە یعنی ئێوە پێتان وایە منێک کە لانی کەم 35 ساڵە خەڵکی سیاسەتم ئەگەر بمزانیە ئەم گۆڕان چاک ئەبێتەوە بەڕاستی دژایەتی مەکرد هەوڵم نەئەدا بۆ چاکردنەوەی ئەمزانی کە پواوە تەواو دارزاوە گۆڕان چاکبوونەوەی نییە محاڵە خەونە خەون چاک ناکرێتەوە ئەم بزوتەوەیە تەواو کۆتایی پێهاتوو من بە ئێوەمت وتم باشترین ڕێگا ئەوەیە بچنە گردەکە گۆچانەکە لە کاعمر بسەنین 4-5 دانەشینە گۆچان بن بۆ پشتەقنەیە من دەبچۆ خۆڕە لە گردەکە تێگەی لەقسەکە بەوەش ئێشتا چارەسەر ناکرێت سێ پێتان دەڵێن بۆچی چارەسەر ناکرێت باشە هینجا عەزیزان ئەمانە ئەوەندە چونە سەر گۆڕەکەی نەوشام سەفا کاخوا عەفوی کات چونە سەر گۆڕی کاکە و هەمووشی بەدرۆ خۆشەویستان هەمووشی بۆ ئەوی دزی بکەن بەڕاستی بە قورئان بە ناوی گۆڕەکەی نەوشام سەفاوە بە ناوی نەوشام سەفاوە هەمووی خەڵکی دزی و پارە پیاکردن ئەم نەساختە چین نازانم بۆچی ئەوە بێویژدان ئەمانە بەڕاستی بۆچی ئەوە بێویژدان باشە ڕۆژانە 100 جوێین درۆ خۆن بە گۆڕەکەی نەوشام سەفا بەس لە پێناوی پارە ئەو نەساخت چین ڕاستەکەی نەوشام سەفایان ئاوا داناوە پارەی پێ پیاکەن تێگەیت وەکو ئارام ئەحمەد داینی پارەش ماوەتێ نەک پارە بابە بن بەڕاستی بە کرێکاریش پشتیوانیم لێ کردووە هەتا ئەم چ کەسات بەڵام ئێوە بۆ خازانجی تایبەت درۆکن باشە وەڵڵاهی عەزیزان لەو گروپەی کە چووبوونە سەر بەردەمگردەکە و نایانچونە ژوورەوە خەڵکی تێدایە خۆشەویستن کە بنەماڵەکەشی ئەناسن باوەڕتان هەبێ دوو دانە ساڵە ئەم ئینسانە لەسەر ئەم عومەری سێ عەلیە لەسەر کوڕی نەوشام سەفا لەسەر ئاواتی شاژەنابێت دس کە یەکەمزە لەسەر ئەو مستەفا سێقادە دایان پیسە باشە لەسەر ئەو بابەکە دڕەیە کۆنە دزە کە 20 ملیاری تەخشان و پەخشان کردهینی سەقافی سلێمانی خواردی لەسەر ئەم هەموو گەجەر و گوجەرە ئەو کابرایە 2000 جار بەو ناوگەڵی جوێنی بە دایکم بە خوشکم بە بنەماڵم بە کەس و کارم داوە ئەرێ کاکە تۆ بۆ ژوێنە دەی براشین کاکە جوێن ئەدەی بە خۆمی بدە بۆشی بە کەس و کاری ئەدەی دایکی قوربەسە چی بکە خوشک چی بکە فڵافیستا چی بکە کاکە تێگەی کەچی سێرەکەم چۆ بۆ گردەکە بەدەم گردەکە نام بچنە ژوورەوە بچە سەر گۆڕەکەی کاکە و کاکەی تو کاکە تۆی ناوێ کاکە وەڵڵا نەوشام سەفا پیاوی خۆری نەویستۆ بە حیاتی کاکە ئێوە کەی پیاون تا بچە سەر گۆڕی نەوشام سەفا ئێوە چین کاکە بە قورئان عومەر لەوانە پیاوترە کاکە لەو گروپە گوێن فرۆشاڵم ها ناڵم هەمویان بەڕاستی باشە کاکەشی جاهش ئەڵێن چی کاکە ئارام ئاخر گۆڕان و نازانێت تو شەرەف و ویژدانتان خۆشەویستان فەرقی عومەری سێ عەلی و سەعەدی ئەحمەد پیرە چی بە ویژدانتان فەرقی چی فەرقی جەلال جەوهەر و هێمن هەورامی چیە خۆشەویستان باوکم بە ناموسم مەنسووری کوڕی مەسعود بازرگانی لە کوڕەکەی سەفا پیاوترە بە ویژدان ئەگەر پیاوتر نەبووە نابوون بە نۆکەری خۆ سروشتی هەروایە کاکە کە من بووم بە نۆکەری زەلامێ یعنی ئەو زەلامە لە من پیاوترە بۆیە من بووم بە نۆکەری باشە لەبەرەوە مەنسووری کوبرای مەسعود بازرگانی لە کوڕەکەی سەفا زۆر پیاوترە چونکە ئەمان بوون بە پیاوی بۆ پارە و بۆ بەپاراستی بە ژۆنەکانی خۆیان هەڤاڵ مرد لای من هەڤاڵ ئەبوبەکر کۆتایی پێهات لە ڕاپەڕینەکەی خەڵکەوە کە هەڤاڵ چوار قسەی نەکرد و بۆ پیاویەشێتی و ئەو هەموو شەقە لە خەڵدا هەڤاڵ لای من مرد 100 ملیار بەڕاستی خوا عەفوی کات تەواو وەرە ئێوە پێم بڵێن فەرقی ئاواتی شێخ جەناب و فازڵ میرانی چییە باوکم بە ئیلاهی فازڵ میرانی لە ئاواتی شێخ جەناب شەریفترە بەرناموس لەو پیاوترە ئەو فازڵ میرانی دزە ئەو فازی لە بێڕەوشتە لەو ئاواتی شێخ جەناب پیاوترە بەڕاستی چونکە بۆ لەبەرەوەی فازڵ میرانیە تەواو بۆ ئێمە ناسراوە کاکە
حي على صلاة وكو آواد نيوتو ولا كاكا مني قرموشي ولا بابتانا هر خليك تزيش باشا چی ئەم ڕۆژە لە ئەم ڕۆڵەشی عالیشە جەناب خۆشەویستان ڕەنگە یەکشەمەی داهاتوو موچە دابەش بکرێت هەرچەند لەوکو پێویست داوامتان نەکردووە کورە ئاواتیش یا جەناب 30 دانە ساڵە تۆ 30 ملیۆن دلارت زیوە بە حای داوامیشە نەکردوتەوە مردوو مرێ هیچی نەکردو بەڕاستی سی ئەم بێعەقڵیەکە ئێستا بە ئێوە ئەڵێم عەزیزان بچنە سلێمانی لای دولارفرۆشیەکەی کۆنەکە کە دووەمیش کراوەتەوە بازارێکی تر کراوەتەوە کە 5 ملیۆن دلاری تێچووە ئێستا سێ قاتی تەواو بووە ڕسمەکانیم لێلایە ئەم بازاری سێهەمە ئەکرێ بە سێهەمین بازاری دۆلارفرۆشی لە سلێمانیا خۆشەویستان ئەمە هیچیە هی ئاواتی شەرجەنابە لەگەڵ کابراایەکی تری سلێمانیا دەوڵەمەندەکە بە یەکەوە کردویانەوە هەردووشیان 5 ملیۆن دلار داوە بەس بۆ بینایە قاتی یەکەم و دووهەمیشی دوکانەکانی دراوە بکرێ باشە ئەمە هی ئاواتی شەرجەنابە خۆشەویستان تازە کردوێتەوە دەیتخوا معقولە خەڵکێک بێت دیفاع لە ئاواتی شەرجەناب بکە کاکە لەو دزە بەڕاستی ئێستا کە کاتی هەڵبژاردنەکانی بەغا دەست پێەکە گۆڕان بووە بە سێ بەشەوە ئەو گۆڕانش کێسە لەگەر دەکەمەوە تۆزە بووە بە سێ بەشەوە خۆشەویستان بەشێکیان ئەڵێن لەگەڵ پارتیا بە یەک لیست دابەزین ئەگەر پارتی قوبوڵیکە بەشێکی تریان ئەڵێن نەخێر لەگەڵ یەکێتیا دابەزین بە یەک لیست باشە بەشێکی تریان ئەڵێن نە ئێمە سەربەخۆ خۆمان دابەزین ئێستا ئەم سێ بەشە ئەم سێ گروپە لەناو گردەکە شەڕیانە کامیان بکەن عەزیزان خۆشەویستانی من هەندێک کەس پێیان وایە ئەگەر کاکنۆشوام سەفا بماوەیە گۆڕان وەلێ ناهات بەڵام من دڵنیاتان نەکەم خۆشەویستان ئەگەر کاکنۆشوام سەفا ببوایە بەدە کاکنۆشوام سەفا و ئێستا لە ژیانیشە بمایە گۆڕان هەروای لێ ئاهات باشە خودی کاکنۆشوام سەفا خۆی بڕوای بە بژوتەوەی گۆڕان نەما بوو بۆیە 2 ساڵ ڕۆژ بۆ بەریتانیا هەتا مرد نەگەڕایەوە خۆی بڕوای بە گۆڕان نەما بوو نۆشوام سەفا کاکە خۆ براکەی ماوە برازاکەی ماوە ئارام ئەحمەد ماوەفەرزان وەڵڵا کاکنۆشوان خۆی بڕوای بە گۆڕان نەما بوو کاکەشە باشە کاکنۆشیوان توێشی عاقڵ بوو ئەیزانی کە گۆڕان سوڕی خۆی تەواو کردووە تەواو دۆڕاندوێتی ناتوانێت هیچ شتێ بکان بزتەوەیە باشە وەڵڵای عەزیزان نەوشوام سەفا یەکەم کەسانێک بووە بە خەتی خۆی ئیستیقالەی لە بژوتەوەی گۆڕان داوە نووسینەکەیشی هەیە بڵاوی ناکەنەوە دەستا بەچەناگرتەوە وەڵڵای وتبووی کاکە نووسینەکەم بڵاوکەنەوە لە KNN-ەوە کە من گۆڕان نیم نەوشوام سەفا خۆی ئیسقای لە گۆڕان دابوو خۆشەویستە بەڵام کوڕەکانی دەستیان بەسەراگرت بۆی پارە بە گۆڕانەوە پیاکەن بیکەن بە مڵشی خۆیان ئەژنا خۆ نەوشوام سەفا گۆڕان نەبوو لە دواییە کاکە نەوشوام سەفا ئەگەر گۆڕان بووایە لە دوای ئەوەی کە پەرلەمان ڕسوا کرا و یوسف محەممەد دەرکرا و مەسعود دوێلە من خۆم لەگەڵ نەوشوام سەفا قسەم کاکە باوەڕکەن وتم کار نووشوام سەفا من دژ بووم کە چوونە ناو حکوومەتەکەی پارتیەوە بەڕاستی لە جێمی دوو هەمیشە باشە وتی مەسعود دوێ لەگەڵا کرد هەندێکی تر ئەڵێن چی ئەگەر گۆڕان نەچێتە ناو حکوومەتەکەی پارتیەوە ئەوەی ئێستا گۆڕان ئەوای لێ ناهات بەڵام باوەڕتان نەبێ کێشەی بزوتەوەی گۆڕان حتا چوونە ناو حکوومەتیش نییە لەم چاراکردن حتا ڕێکوتیش دی لەگەڵ پارتیە بەڕاستی با باش بیزانین ڕەنگە تەئسیری هەبێ لای هەندێک کەس بەڵام هەمووی نییە لە واقع ئەگەر بزوتەوەی گۆڕان لە دوای مردنی نەوشوام سەفا لەگەڵ پارتیشا ڕێکوتنی نەکردایە نەچێتە ناو حکوومەتێشەوە هەروای لێ هات بەڕاستی ئەگەر ئێستا کەسانێک ماونێتەوە لەگەڵیان بۆ پۆست و بۆ پارە ئێستا ئەو کەسانی نەئەمان ئەگەر ئەویان نەکردایە بەڕاستی ئەگەر نەچێتە ناو حکوومەتەوە لە واقع ئەوەش نەئەمە چونکە بۆ لەبەرەوەی بزوتەوەی گۆڕان زۆر دەمێک بوو لە هەموو ئەو بنەمایانە لایە بوو کە خۆی لەسەر دروست بوو کۆمەڵێ مشەخۆری ساختەچی دەستبڕی درۆزن دەستیان بەسەراگرت بۆ قەزەنجی تایبەت بۆ بازرگانی ئەوایە ئەمە مێژووە عەزیزان کاتێ خەڵکی یەک تیکەی سە سفرەکەی خۆی ئەدا بە تۆ وەکو گۆڕان کاتێ دەغیلەی مناڵەکەیت بۆ ئەشکێنێت دەهێنێ بۆ گردەکە ئەڵێ ئەمە دەغیلەی مناڵەکەمە تۆش بە شانازیەوە بڵاوی ئەەکەیتەوە کە دەغیلەی مناڵەکانیان ئەشکێن بۆ ئێوە باشە بەڵام ئێوە یەن ئەی خۆن خۆتان دەوڵەمەند ئەکەن ئاگەتان لە ژیانی خەڵک نییە لەگەڵ پارتی و یەکێتی ئەبن بە شەریکە دەست باشە ئیتر خەڵک پشتان تێکە جارێکی تر بە قسەی ئێوە ناکا بەڕاستی جارێکی تر بە قسەی کۆمەڵی ئینسانی دز و درۆزن و هەلپەرست بەڕاستی بە قسەتان ناکات ئەمە حەقیقەتە کاکە ئەمە ڕاستیە
کاتێک خەڵکی 500,000 دەنگ ئەیا بە نێوشانسەفا بە گۆڕان بۆ ئەوەیە کە ژیانی بگۆڕێ خۆ خەڵک کردنیە کاکە ئەیلەوە خۆ خەڵک کردنیە دەنگ با بە تۆ گەژیانی نەگۆڕێ خەڵک بۆ ئەوە ئاکات خۆ لە بە چای کاڵی ئێوە نییە براشینم کاتێک ئەم خەڵکە ئەبینێ تیکێ نان بۆ مناڵەکانی نییە بەڵام بە بەرچاویەوە کوڕەکانی نێوشانسەفا ئەبن بە خاوەنی $10 ملیۆن گندێکی 124 دۆلم زەوی داگیر دەکەن ئەبن بە خاوەنی 7 کارگە ئەبن بە خاوەنی معمەلی چیمەنتۆ نازان چی ئالەم بابەتانە ئەبن بە خاوەنی چەندین دوکانی زەرنگەری و ئاڵتون و ئالەم بابەتانە خەڵکیش پشتان تێکە خۆ خەڵک نەکە ئاسا خەڵک بتانتە بە شەق خەڵک بەڕاستی ئەبوایە ئەو 500,000 دەنگە بە بێن بۆ گردەکە بچوتێن بەسەرتانە بەڕاستی چکە لەگەڵ خەڵکا درۆتان کردووە کاکە بۆ نمونە بە ئارام ئەحمەدەوە تۆ ئارام ئەحمەد ئێمە ژیانی خەڵکە گۆڕین کاکە یەکێتی پارتی لاوازەکەین دوای خۆتان نێن هەموو ڕەنجەکەی ئێمە ئەن بە پارتی یەکێتی خۆتان قبوڵ ناکرێ بەڕاستی ڕاستیانەکە قبوڵ ناکرێ بەڕاستی باشە ئەمە حەقەتە کاکە لە دووەم هەڵبژاردننی گۆڕانەکە کاک نێوشانسەفا مابوو ئێمە هاوارمان کرد بە کاک نێوشان کە نەچێتە ناو ئەم حکومەتی پارتیەوە کاکە یعنی دووەم هەڵبژاردن کە حکومەتەکان دژگەی پارتیاوەتی 4 ساڵ ئارامی ئەلبەتە من دژبووم کاکە چەندین بابەتم هەیە هەموو بابەتەکان بە تاریخ ماون لە فەیسبووکە کاکەژیان کە دژبووم نامەی ڕەسمی هەیە بۆ نێوشانسەفام ناردووە بۆ لە ڕێگەی کوڕەکەیەوە بۆ ئیمێڵەکەی خۆی کاکە ئێمە دژین توشتە ناو حکومەتەکەی پارتیەوە بەڵام کاک نێوشان چوو وتی 4 ساڵ ئارامی هەموو نامەکان و تەرەکان ماوە کاکە لە ژیانە خۆ مشتی نییە کە تۆ دایشی درۆ بکەی بۆ عالەمە کاکە کاقار و ئەنشا دژبوون داکەتە بەڵام کاک نێوشان خۆی کردی تاگەڕەوانە کردی بەڕاستی خۆی هەسا 3 شو بۆ سەری ڕژ بۆلای مەسعود بارزانی ڕێکوتی لەگەڵ پارتیا کرد بەرنامەیان دانا سەرۆکی پەرلەمان پۆستەکانەوەی بۆ یوسف محەممەد فڵان فیزان بابەتانە نەتیجەکەشمان بینی کە ئێمە ڕاستماکەی بەڕاستی ئەگەر ئەو کاتە کاک نێوشان نەچواتە ناو حکومەتەکەی پارتیەوە گۆڕان وای لێ ناها بەڕاستی باشە یعنی زەربەکە لە گێمی دووهەما لێی کەوت نەک لەم گێمی دوای مردنی نێوشانسەفایەکە کە گۆڕان ئاوای لێها بەڕاستی کاک نێوشیوان 3 جار شووە لای مەسعود بارزانی بۆ سەری ڕەش بەس خۆی ڕۆژ یەک کەسی لەگەڵ خۆیان نەبرد ئەوە تاگڕەویە بەڕاستی کەس نەیزانی با چیان کردووە کەس ئێستاش لەگەڵا بێ وەکو ڕێکوت نامەکەی دەباشە دوو جار کاک نێوشانسەفا چوو بۆ دوبەی یەک کەس نەیزانی بۆ چوو ئیشی بۆ دوبەی چی بوو کاک نێوشانسەفا خۆحافی کرد کەس نەیزانی بۆچی چووە بۆیە لە گێمی دووهەما کاک نێوشانسەفاکە مەسعود بارزانی درۆی کردووە سەرۆکی پەرلەمان وای لێ هاتوو ئالەم بابەتان شەکەن قڵب بووەوە نێوشانسەفا گەیشتە ئەو قەناعەتە کە بزوتەوەی گۆڕان ئیتر خاڵی بۆتەوە لە مەهامەکانی خۆی لە ماناکانی خۆی و ئیتر ناتوانێت گۆڕانکاریکە ئەوە بوازی لە گۆڕان هێنا بەڕاستی کوتای پێنا ئێمە هەمیشە هەڵوێستمان هەبووە بەڕاستی خۆشەویستان بەڵام کاک نێوشیوان و کەس بەگوێ ئێمەی نەکردووە ئەمە عەسی مۆزۆی لە خۆی مناڵ نین کاکەژیان من لە بیرم یەت یەکەم هەڵبژاردن هینی بەغا کە حاکم شێخ لەتیف و دکتۆر محەممەد کەیانی و 8 نەفەر بوون ناوم نابن 8 پەپولەکە من ئاوا ناوم نابن گاڵتەم پێکردن بۆ لەبەرەوەی کە لەوێ دەنگیاندا بە جەلال تاڵەبانی بۆ سەرۆک کۆماری من دژیان هەمووی ما لە پاتاکە هاوارمە کرد 8 پەپولەکەی گۆڕان دەنگیانە بە مام جەلال و ئالەم بابەتانە حەیان پێوە نێژن لەو قۆناغەیە خۆشەویستە بەڵام کاک نێوشیروان خۆی تەلەفۆنی کردبوو بە ڕەحمەت بێ وتبی دەنگ بدەن بە مام جەلال باشە من یەشێک لەو ئەندام پەرلەمانە پێوتم کە لە ژیان ناماوە باش نین ئێستا هەر نەموتو کێ بۆ ڕاستی کاتێک کە من بە لایف باسم کرد کە کاک نێوشانسەفا خۆی تەلەفۆنی کردووە دەنگ بدەن بە جەلال تاڵەبانی کاک نێوشیروان زۆر تووڕە بوو وتی باشە پێم بڵێن ئارام ئەحمەد چۆن زانیوێتی من تەلەفۆنم بۆ ئێوە کردووە کە دەنگ بن مام جەلال چۆن ئەمی زانیوە ئەندام پەرلەمانێکە بوو لە بەریتانیا ناوی کاک دکتۆر محەممەد کەیانی بوو ئێستا دەژێ نەماوە با خۆی بێ بە درۆم خاتەوە بەڕاستی باشە یەخە بە محەممەدی کەیانی ئەگرێ ئەڵێ تۆ بە ئارام ئەحمەد وتووە ئەویش هەر لە لای خۆی ئەڵێ تەلەفۆنکەم بۆ ئارام ئەحمەد کە من ئاگام لەو قەزیە نییە کە ئەزانێ ئەم موسیڕە بە لەسەر ئەوەی کە ئاگای لێ نییە کە نشان قیناکە وازی بێن تەلەفۆن مەکە پێش ناکە ئەو کاتیش بۆیە ئەڵێم هەر من دژ بووم بەڕاستی دژی ئەوە بووم کە لە بەغا دەنگ بە جەلال تاڵەبانی بۆ سەرۆک کۆماری چونکە ئەو کاتەوتم ئێمە لە سێمانی تێمان هەڵ ئەدرێ گۆڕان خوازەکان چۆن ئێوە لە بەغا دەنگیان بە مام جەلال چونکە حیزبەکەی ئەو شەکڵی ئێمە هەڵەیە بەڵام کاک نێوشیوان دەنگی بە جەلال تاڵەبانییە ئەوەیە کاک بۆیە هەمیشە ئێمە خاوەنی هەڵوێست بووین بەڵام کاتێک دەسەڵاتمان لەبێ بە گوێمانەکەی ئیسفادەی چییە کاک
بۆیە کاک نەوشینوان کاتێ چووە لەندەن ئەو 2 ساڵە ئیتر بڕوای بە بچێتەوەی گۆڕان نەما بە هیچ جۆرێک کاکە من ڤیدۆکەم بڵاو کردەوە کە ئەو هەموو بێحرمەتیم پێکرا کاک نەوشینوان قسە لەگەڵ مامۆستا جەمال ناکا ئەڵێ ئێوە هیچ نین گۆڕان تەواو بووە ئەوە بەشێکی دیکەم بڵاو کردەوە لای کوڕەکانی هەیە با بڵێکەوە بزانە وای ئەوانەیە ئەڵێ بابە ئێوە خەڵکی جێندان بە یەکتری ئێوە هیچ نین ئەوە قسەیان بۆ کاک نەوشین سەفا بڕوای پێ نەما بوو بە گۆڕان کەچی ئێستا هەندێک کەس ئەڵێن چی عەزیزان بۆ دزیکردنەوە پارکۆکردنەوە ڕێبازەکەی کاکەنەوە و ئێمە گۆڕان خوازە حەقیقیەکان و گۆڕانی حەقیقی و مەقیقی نییە هەرە گۆڕانەیە دۆڕاوتەوە قسەی قۆڕم بۆ مەکە کاکە تۆش درۆکەی بەلای نەوشین سەفا قسە مەکەم نەوشین سەفا خۆی گۆڕان نەبوو تۆ خۆی واسی لە گۆڕانی نەوشین سەفا کاکە خۆی واسی لە گۆڕانی هێناوە وەکو چۆن قاری حاجی علیم عوسمانی حاجی مەحموود واسی لە گۆڕانی هێناوە نەوشین سەفا خۆش واسی لە گۆڕانی هێناوە تۆ ئەم نەزانین کاکەش ڕێباسی حەملان و کێوشی عەزیزان ئەوانە کۆمەڵی ئینسانی توێڕی بوون لە حەقیقەتە نەخوێڕیش بەڕاستیان کۆمەڵی ئینسانی توێڕی بوون لە ڕاستیە ئەوانە ئەزانین چۆنە من دەسەڵات مەبێت لە سلێمانیە کوڕی حەملان بێت تۆ سلێمانی ئەیگرم 100 فێکی پێیا کێشم بەڕاستی چکە تۆ لەگەڵ تۆ دزیت کردووە دەستەکەم بەس هەموو سلێمانەکەیشیە لە دەرەوە و لە ناوەوە بەڕاستی ناڵمی بەخۆی و دەرپێکەوە ئەبێ بڕوا بەڕاستی چۆنە یاڵم من کەسێکم بەوە زید بەڵام دوای خیانتم پێ بکات دوای خۆی کا بە ملیۆنەر دوای بچێ بۆ ناو حیزبی دەسەڵات چۆن شتی وابێ کاکە ئەوەیە گۆڕان لە کەسی نەئەپرسیەوە لە ڕاستیە مناش شتیوان نامەنتیقە شتیوان ناکرێ حەقەتە خۆشەویستان من بەیانی حیزبێک مەبێ دوو کەس بکەم بە ئەندام پەرلەمان بچێ دزی بکە چۆن شتی وابێ کاکە وەکو پەکەکەی لێ یەکەم بەڕاستی چۆن بۆیە من کە گۆڕان دروست بوو کاک نەوشیوان پشتیوانیم کردووە بەڵام هەمیشە ڕەخنەی خۆم هەبووە لە حەقەت لە ژیانمە قەت بێ هەڵوێست نەبووم بەرامبەریان کاکەجان بەڵام ئیسفادی نەبوو کەچی ئێستا کۆمەڵە مرۆڤی ساختە بە ناوی ئەو بەڕسمی ئەوە کاکە ئێمە چینە لای گۆڕەکەی و لێ قسەیەکەین و ئەم گۆڕانە بە عەمل ناوی ئێمە باشین گورە وەڵڵا ئێوە لەوان خراپترن هەروەکو یەک بووان کاکەشە تەواو بوون ئێوە تەواو ئێستا بۆ نەوشەخەرێکە وەکو پاجا عەزیزە ئەم پارتیە زۆر زۆڵە من ئاگام لێیان ئێستا پارتیەکان بۆ نمونە پارتیەک حەز لە ژنێکە کە حورمەتم بۆ ئێوە هەیە ئەڵێ ماچێکم بەرێژنەکە نایەتی ئەڵێ تو گۆڕی مەلاو سەفاگەر نەبێت ئەڵێ کاکە نادێ بە گۆڕی مەساو بۆ خەی بەڵاقی بە خاتی گۆڕەکەی ئەو ماچەکە یاتی ئەو نەخوێڕین جا ئێستا هەندێک گۆڕانی شەیە بۆ ئەو شتانە کانوشان بەکارهێن بە گۆڕی کانوشان بێ ماچێکم بێت کاکە نوم خۆشی قەی نەهاوە ماچە ئەنی بۆ ئەمەش بەکارهێنن جگە لە مەسائلی پارە و ئالەم بابەتانە لەبەرەوە خۆشەویستان بەو شتانە نییە لە حەقیقەت ئەوان هەمی قاچاقچێتیەکەن باشە بۆیە لێرەوە بە هەموو ئینسانێکی شەریف ئەڵێ ئەو کەسانەیشی کە ڕێزی نەوشین سەفا ئەگرن بنمونە هەر کەسێ بە ناوی نەوشین سەفاوە وتی کاکە و کاکەنەوە و کاکە گیان و ئێمە ڕێبازەکەی ئێمە ئەوە یەکەم درۆزن لە بەڕاستی ئەوە یەکەم ساختە چیە بزانیت تێگەی ئەوە بزانن کە ئەوە زۆر خەتەرناکە هەر کەسێ وای وت یەک زەربی لێ بدەن تەواو هەر کەسێ وتی کاکە ئێمە ڕێبازەکەی کاکە گیان و بە قوربانی کاکەنەوە گیانە بمو ئێمە ئەبێ ئەو ڕێبازە بکەین و ئەمانە ڕاز ناکەن و ئێمە گۆڕان حەقەتەکەین و کاکەنەوە ئەو بزانن کە درۆکە ئەو بزانن کە ساختە چییە تەواو ئەوە تێبگەن کە ئەمە قاچاقچێکی بەڕاستی بۆیە من داوا لە هەموو ئینسان شەریفەکانەکەم لەو گردەوە نەخوارەوە خۆشەویستن لە کۆتا قسەشمە ئەمێ ئەوتان پێ بڵێم خۆشەویستان من کەسێکم خەڵک زۆر پەیوەندیم پێوەکە عەزیزان تێگەیت علی فلسە ئەوانە بەسەر چون کاکە ئەوانە قاچاقچین بە قوربان علی حەمە ساڵح پیاوی پارتیە لە سلێمانیش پیاوی قەیوانە وەڵڵا قەیوان شوقەیاوەتێ بەخوا لای قەیوان لای فاخیر موچێ هەیە کاکە علی حەمە ساڵح تێگەی کاکە جارێ پەلە مەکەن ئێشتا کۆمەڵێ شت ماوە بازانم گروپی 15 و ئەمەی هیۆ ئەنە چیەکەن ئەو کاتە بۆ لایف خۆتان ئامادەکەن چاوەڕاستەکەی من یەک دنیاشتیم لای هیچیم نەوتووە جا من ئەو شتانم کە لە لامە بە مسقاڵ دەریەکەم وردە هەموویتان بۆ باسەکەم خەمتان نەوێت پەلە مەکەن جا ئێشتا کاتمانە بەدەست ئەماوە ئێشتا مانگ یەک تێگەن خۆشەویستان هەمووی ئەمانە غەدریان لە خەڵک کرد بەڕاستی بە علی حەمە ساڵحتەوە بە فڵان فیسای بار هەمان کاکە کوا بستێش ئەندا پەرلەمانەکەی دەنگمان پێدەن کوا هەش دەکە هەمووی چوونەوە بەناو ژیانی خۆیان وازیان هەموو شتێکە نا ئێمە هاوارمان بۆ کردن دەنگمان پێدان بەڵام هەمووی درۆیان کرد لەگەڵ ئێمە هەمووی خیانەتیان کرد تەواو باوەڕان بە کەس نەماوە هەر ئێستا کە لەگەڵ ئێوە قساکەم چەندین گروپ پەیوەندی بە منەوەکەن لە سلێمانی لە هەولێر ئەیانەوێت چی بکەن ئەیانەوێت گروپە دروستکەن بن بە ئەندام پەرلەمان جەماعەتی ستاندارد جەوە لە کاتی خۆیان باس یەکەم سەرۆکی ستاندارد عەبدولخالقی چێیە بۆتان باسەکەم پەیوەندی بە چێوە هەیە بۆتان باسەکەم چێ لە پشتیوەیەتی باشە ئەوانش بەتەمان گروپێ دروستکەن بۆ ئەندام پەرلەمانی سێ چوار گروپی تر هەن لە سلێمانی ئەوانە هەمووی بۆ ئەندام بۆ بەغا هەمووشی بۆ پارەیە هەمووی بۆ پارەیە هەمووی بۆ مامەی گیرفانە بەڕاستی
ئەگەر ئێستا ئەم ئارامەحمە ئەهلی مەعاملە و پارە بواە ئەچمە بۆ سێمانی گروپێکم دروستە کرد و ئەموو کاکە گیان ئێمە ئەچینە بەخاو ئەبین بە ئەندام پەرلەمان و پارتی ڕسواکە دەمێکیشم پێوەیە خۆ کاکە دانیشم قسەم بۆ ئەو خەڵکەیە کرد بە ئارەزی و خۆم خەڵکی ژیان و ئەی بژی ئارامەحمە ئەچێ لە بەخاو پارتیە ڕوخێنێ بۆمان یایەکێتیە ڕوخێنێ بۆمان هەموو دەنگیان پێدا بەڵام ئەو فێڵە لە خەڵک کورە سندان لەو نانە بدا بەڕاستی کورە وڵڵاهی کاکەی فەلاح شعرێکی زۆر جوانی هەیە ئەڵێ نانی منەتباری بەدیلی کاچ نانێکە نەمانی چاکەمانی وە خۆ ئەگەر مای چمانێک واللهی عزیزان ئینسان بە پارەی سەرشۆڕی بژی برا سندان لەو ژیان بدا باشە والله لە بسا تۆپی بەڵام فێڵ لە خەڵک نەکەی بەڕاستی فێڵ نەکەی کاکە ئێستا بۆن من ئارامەحمە قەد لەگە خەڵکان ناکەم واللهی بیانی بم بە پارتی بۆ سەری ڕەت ئەگەر خوا شێتم کە ها لە خوا شاخ لە ئینسان ئەڕوێنێ ئەگەر خوا شاخم لێ بڕۆ لە بیانی بم بە پارتی بەخوا بە ئاشکرا بم ئەڵێم خەڵکی نێت تۆ تااقەتم نەما بم بە پارتی کاکە چەند خۆ نامکوژن خۆ پارتان لە لام نییە کاکە 30 ساڵە دیفاع لێەوە کە بیست دیفاع لێەوە ناکەسم بە پارتی بۆ خۆم ژیان چەند ژیانی خۆمەکەم یعنی درۆتان لەگەڵا ناکەم بەڕاستی بەیانی ببم بەیەشێتی باشە یەکسەر ئیعلانێکم ئەڵێم خەڵکی نە ئەوە من دۆڕاندم ئەچمە ناوێتی لەگەڵ ئەوانەیەتی کارەکەم بەڕاستی تۆ درۆتان لەگەڵ ناکەم درۆ زۆر عیبە ئینسان ئەگەر مرد بێ درۆ لەگەڵ خەڵکان ناکەم وەڵا ئەمانە هەمیان درویان لەگەڵ ئێوە کرد بەخوا هەمیان درویان کرد باشە واللهی هەر هەمیان درویان کرد لەگەڵ ئێوەیە ئەو لەوە تەکید بن ئێسش خەڵکی تر لە کەمینە لەگەڵتەنە درۆ بکە بەڕاستی لەگەڵ ئەگەم لێیانە هەل ێستا بەم نەڵێن کاگەرم کاکە بەشم پشتیوانیمان کەی بۆ دەنگدان بۆ بەغا و ئەرم بابەتەن ئەوە بۆیە ئاخر قسەم کە ماوە ئەوەیە کە ئەو کارتەی کە دەریەکەن کارتی نیشیمانیە بە هەوێ بە چیوەیە هەموو تامچین ئەو کارتە دەکەن بۆ دەنگدانەکان چکە بۆ تەزویر ئەو شتێکی باشە بۆ تەزویر دەکرێت لە حاڵتانە ئەوەی کە ئەکرێت باشە هەمووتان دەریکەن بەڵام جارێ بڕیار نادەین هەتا کارتی هەڵبژار دەکەن ئەو کاتە بڕیار ئەدەن کە ئێمە چی بکەین بەڕاستی خۆشەویستە ئەو کاتە هەڵوێستمان چی بێ لە کاتی خۆیان ئەگەتاتانەکەمەوە هەڵوێستەکان چۆن بچۆن کارەسە ئەو مۆزوع ناکەین میتە قسەیەکم نییە دوتۆر بەرهەم دس کاکە هەمیان دزن کە عەزیزانی من چاوەڕاستەکەی من والله بە ویژدانم لە کوردستانە لە عێراقا سیاسەت یعنی بازرگانی والله حیزبیاتی یعنی بازرگانی بە قورئان کەس حیزبیاتی ناکا بۆ پارە نەبێ بەخوا کەس نایکا بۆ موچە نەبێ بەخوا ئەوەی دوای گۆڕانەکەوێ دوای یەکێتی دوای پارتیەکەوێ بەخوا بەس بۆ موچەیەکە بۆ تیکێ نانە والله مەبادی نییە بیر و باوەڕ نییە قەناعەت نییە بەخوا مەشغڵەی گشتی نییە بە ئیلاهی هەر کەسە خەمی و خۆیەتی گیرفانی خۆی پڕکا قسە لە ئارامەحمە ببیستن تێگەی کاکە شەو شەوگاتان خۆش بێ خواتان لەگەڵ تاجایەکە یەمەوە خزمەتان بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ قوربانی ئێوە هەر بژین